Empire World. لیستی موچەی مانگی یەک و تەرازووی پێداچوونەوەی مانگی 12 ڕادستی بەغداکرا بۆ ناردنی موچە وەزارەتی دارایی عێراق داوای 120 ملیار و نووسراوی وەزارەتی نەو دەکات. ڕوودا و ڕاستی و دروستی بڕینی لە سەتا نۆی خانەنشینی ئاشکراکات. هەشتا بار هەڵگری هاوکاری کەمپەینی ڕەنجی ڕوودا و گەیشتە ڕۆژاوای کوردستان 50 بار هەڵگری دیکەش لە ڕێگان کۆی گشتی 130 بار هەڵگرە کە پڕە لە پێداویستی دەگاتە دەست هاونیشتیمانیانی ڕۆژاوای کوردستان. ئەندامێکی مەکتەبی سیاسی ڕێکخراوی بەدر وەڵامی قسەکانی دۆناڵد ترامپ لەبارەی نووری مالکی دەداتەوە و دەڵێت ئەوە دەستوەردانێکی ڕوونە لە کاروباری ناوخۆی عێراق و بە هیچ شێوەیەک نووری مالکی ناگۆڕن. ئەمی ئەوارەی شوارچەوە یاوانگی لەبارەی پەیامەکەی ترامپ کۆ بێتەوە. ڕوودا و لە دوو سەرچاوەی باڵای ئەمنی عێراقەوە زانیاری دەستکەوتووە 4 کاروان دەستگیرکراوی داعش هێنراونەتە عێراق و سەرجەمیان لە حەسەکە زیندانی کرابوون. تاوەکو ئێوارەی دوێنێ 475 چەکداری داعش لە سووریاوە هێنراونەتە عێراق. وەزیری نەوتی عێراقی ژەڵێت حکوومەتی فیدراڵی هەوڵی مسۆگەرکردنی بەردەوامی وەرگرتنی نەوتی هەرێمی کوردستانەدات لە ڕێگەی درێژکردنەوەی ڕێکەوتنی سێقۆڵی نێوان وەزارەتی نەوت و سامانە سروشتیەکان و کۆمپانیەکانی نەوت. سڵاوتان لێبێت، من سەنگەر عەبدوڕەحمانم، بۆڵتەنی کاژێر 12تان پێشکەشەکەم. بە موچە دەست پێەکەین، بابەتی زۆر گرنگمان هەیە ئەمڕۆ بەڕاستی و گفتوگۆی گەرموگوڕیشمانە بێ بە دڵنیایی، هەم لەسەر دۆخی ڕۆژاوای کوردستان، لەسەر ڕێکەوتنی دیمەشق و هەسەدا زانیاری وردمانە بێ، لەبارەی موچە هەواڵمانە بێ، لەبارەی پەیامەکەی دۆناڵد ترامپ بۆ نووری مالکی گفتوگۆمانە بێ و زانیاریشمانە بێ. بەڵام یەک ئەچینە سەر هەواڵەکان پێم خۆشە لە موچەوە دەست پێ بکەم. تەبان ئەمڕۆ لیستی موچەی مانگی یەکی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەگەڵ تەرازووی پێداچوونەوە میزان مراجعەی مانگی 12 کە خەرجی و داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگی 12 چی بووە ڕادستی بەغداکرا. بەڵام دووشت ماوە کە ئەبێ بکرێ بۆ ئەوەی بەغدا موچە بنێرە. یەک ناردنی 120 ملیار دیناری داهاتی نانەوتیە کە وەک لە چاوپێکەوتنەکەی ڕووداوی شابەڕێز دکتۆر فواد حوسێن جێگری سەرۆکوەزیرانی عێراق وتی مادەم هێشتا ڕێکەوتن لەسەر بڕێکی دیکە نەکراوە ئەو 120 بەردەوامە بێت. 120 ملیار داهاتی نانوتی کە بەپێی زانیاریەکانی ڕوودا و تاوەکو ئەمڕۆ ئامادە نەبووە. یعنی 48 ملیاری سلێمانی 72 ملیاری لەسەر هەولێرە بێ تا ئێستا ئامادە نەبووە. چاوەڕێکرێ ڕۆژی یەکشەمە یان دووشەمە 120 ملیار داهاتی نانەوتیش ڕادستی بەغدا بکرێ. ئەوەیە منێتەوە نووسراوی وەزارەتی نەوتی عێراقە لەسەر بەردەوامی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانە هەموو مانگێک وەزارەتی دارایی داوایەکە، ئەوەش باسیتە زۆر مشکلە نییە. بەڵام ئەوەی کە هەیە 120 ملیارەکەیە ئەگەر ینی ئەمڕۆ لەگەڵ چەند سەرچاوەیە گەم لە حکوومەتی عێراق هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان قسەم کرد، ئەگەرەکان بەم شێوەیەن تا ڕۆژی یەکشەمە یان دووشەمە 120 ملیارەکە بدەن. تاوان وەکوتم ئەمڕۆ لیستی موچە ڕادستی بەغداکرا، تەدقیقی تیاکرێ، وردبینی تیاکرێ. لیستی موچەیش مشکلێنێ لەبەرەوەی بە سیستەمی پەیڕۆڵ ئامادە کراوە، بە ڕێک و پێکی ئامادە کراوە، هیچ مشکلێنە. اینجا با ئەو خەبەرەشتان بەمێ وا بڵاو کرایەوە لە دووسێ ڕۆژی ڕابردوو کە ئەم مانگە بەغدا داوای بڕینی لە سەتاسەی مانگی 11 کردووە. بەڵام لیستی موچەی مانگێک تەنها بە لێبڕین لە 103 ڕۆیشتووە. ینی وەکو مانگەکانی ڕابردوو کە لە 103 بڕاوە مانگیش لیستی موچەی مانگیەک، چونکە سەرچاوی لە حکوومەت وتی بەغدا موچەی مانگی 11 نەناردووە. یعنی چی لێبڕینی لە 103 11 ببڕین؟ شتی وا ناکەین، نەمان کردووە. لیستەکەمان بە لێبڕینی تەنها لە 103 ناردووە. قەرزی 11 موچە نەهاتووە و نەمان بڕیوە. بۆیە لیستەکە ئاوا نێردراوە بە لێبڕین لە 103. میزان مراجعان خەرجی و داهاتی هەرێمی کوردستان لە مانگی 12 چەندی داهات بووە، چەندی خەرج کردو، چەندی داوە بە موچە، میزان مراجعە ئەوەی خۆتان نەزان ئەوەشی ناردووە. هەفتەی داهات و ئەگەر 120 ملیارەکە یەکشەم یا دووشەم بینێرە ئەوە کۆتایی هەفتە
چوارشەم یان پێنجشەم ئەگەر هەموو شتێ وەکۆڵە بەڕێکوپێکی بڕوە چوارشەم یان پێنجشەمی داهاتوو بڕیار لە ناردنی موچەی مانگی یەکی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەدرێت. یەکەم کاروانی بارهەڵگرەکانی هاوکاری هاونیشتیمانان و خێرخوازان لە هەرێمی کوردستان کە لە ڕێگەی کەمپینێکی گەورەی ڕووداوە کەمپینی ڕەنجی ڕووداو بۆ ڕۆژاوای کوردستان کۆکرایەوە بەڕێکران لە دەواازی سنووری سمێلکا و پەڕینەوە بۆ ڕۆژاوی کوردستان ئەمە یبینە نەمێنانە ڕاستەوە خۆیە بارهەڵگرەکانی یەک ئەپەڕنەوە. یەکەم کاروان هەشتا بارهەڵگرە کە پڕە لە خۆراک لە کەلوپەل لە دەرمان پێداویستی دیکەی ڕۆژانەی خەڵک دەگەندرێتە دەست هاونیشتیمانیانی ڕۆژاوای کوردستان. کەمپینێکی گەورەی کرد ڕوودا شتێکی زۆر کۆکرایەوە هەمووی بەڕێکرا یەک بارهەڵگرەکان بەڕێکرێ و ئیشەڵا بە خێر و سەلامە دەگاتە دەست هاوڵاتیان هاونیشتیمانیان و برا و خوشکەکانمان لە ڕۆژاوی کوردستان حەیدەر دۆزکی پامنەی ڕووداوم لەگەڵا لە پێشابوورەوە حەیدەر ماندوو نەبی زۆر بە خێرایی پێم بڵێ بارهەڵگرەکان تا ئێوارە هەمووی ئەپەڕنەوە پرۆسەکە چۆن بەڕێوەچێ. سنگر اوه حتی وگوش سرجم و 40 بار هرگرایی کو رکارت و تمام بود اوه یا 32 از باورم اوه 32 و تا 8 ماین کو ده رکارت و تمام ده در باز بون اوه یا 32 اجت رزیدا اوه یا هر یا کلوپر یا کو یا سر هم یا قپاتگیر یا دی از باورم آوه یا شربت دیفرا یا تیتن یا با یا هلاویستی اوه یا 32 و تا 8 ماین اوه سرجم وان چلین کو بریاره اوه رکارت و تمام بود در باز بون اوه هدیه در باز اوه وقتی مداد دیار کردن اوه دیو دا اوه دوش وی جوری در باز من از بارم نزانم اوه یان شربت و تا شوا چلا اوه 32 در باز بود 8 اتماین او 8 دیجی اوه دیجی هدیه در باز من هر ایکا رکارت ول و داره تمام بن پشکی سر قپانه و سونره در بازی روشاوای کردستانت بن یکو وکو مداد دیار کردن کو بریار کو رکارت و تمام بود 40 ترم بلن کو دو داره داده در بازی روشاوای کردستان بن و دیگه چون اوه دیجی هدیه هر چه رکارت تمام بود یتی در باز بیتن. حیدەر سپاس بۆی کە لەگەڵم بووی. جا کەمێکی دیکە میوانێکمە بێ لە ڕۆژاوای کوردستانەوە میوانێکی گرنگە بێ دڵنیا موردەکاری زۆرمان پێڵێ هەم لەسەر دۆخی ڕۆژاوە هەم لەسەر ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان حکوومەتی سووریا و هەسەدە دوێنێ ئێوارە بڵاوکانی دووەمی هاوکاریەکانیش کە کەمپینی ڕەنجی ڕوودا و بۆ پشتیوانی لە هاونیشتیمانیان ڕۆژاوای کوردستان بەڕێکەوتون ئەمڕۆ لە بەیانیەوە بارهەڵگرەکان بەڕێکران 50 بارهەڵگرە بێ دەرمانی تایە ئەوانیش پێداویستی و خۆراکی تایە ئەوانش بەڕێکرێ ئاکۆ محەممەد بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیای ڕوودا و لە کاتی بەڕێکردنی دووەم کاروانی هاوکاریەکان سوپاس و پێزانینی ئاراستی خەڵک کرد هەموو ئەو کەس و لایەنانەی کە بوونە هۆکاری سەرکەوتنی کەمپینی ڕەنجی ڕوودا و دەڵێ سوپاسی یەکە بە یەکەی سێرمایەدارانەکەم سوپاسی بەشدار بوانی کەمپینەکەکەم سوپاسی هەموو ئەو کەسانەشەکەم لە 4 شەوی ڕابردووە بەشدار بوون لە ڕوونکردنەوەی گرنگی ئەم کەمپینە بەڕێوەبەری گشتی ڕوودا و بە تایبەت دەستخۆشی لە کاکڕەنج کردووە و هاوکارانی دیکەی ڕووداویش ئەڵێت ڕۆڵی هاوبەشی دەستگای خێرخوازی بارزانیش ئەوەش گرنگ بوو زۆر سپاس بۆ خۆبەخشانی دەستگای ڕوانگە کە لەگەڵمان بەشدار بوون هەروەها زۆر سپاس بۆ کاک موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی کە لەوێ وەک دەستێکی ئەمین سەرپەرشتی کاری دەستگای خێرخوازی بارزانیەکە بۆ ئەوەی ئەو یارمەتیانەی کە کۆکراوەتەوە بە ڕێک و پێکی بگاتە دەست خەڵک. باشوور بە هەڵوێستێکی جوامێرانە و منداڵانیشی بە چاوی پڕفرمێسکەوە هاوکاری مرۆیی بەرەو ڕۆژ ئاوای کوردستان بەڕێ دەکەن. لە ئەو نەفەرانەی لە ڕۆژ ئاوایە بۆ دەگریێ دڵت خۆشە کە یارمەتیان بۆ دەنێرین؟ کاروانی دووەمی هاوکاریەکانی ڕەنجی ڕوودا و کە 50 بار هەڵگری دەرمان و پێداویستی جۆرا و جۆرە
لە هەولێرەوە ڕەوانە کرا. ئەمڕۆژ جارێکی تر کەژاوێکی تری هاوکاری و کەژاوێکی تری هەستکردن بە بەرپرسیارەتی خەڵکی کوردستان بەڕێ دەکەوێت بەرەو ڕۆژاوای کوردستان. Ez çavê we maş dikim gelê me yî hêja hûn parê me ne Kurdistan yek e milletê Kurd yek e rojava dilê me yî çavê me yî evîna me yî bi her rengî zehmet û êşek hûn dikişînin em jî dikişînin dilê me bi wereyî em webtenê nahêlin. Kurdistanê Kurdistan baxçe gulan derdê dilan Kurdistanê Kurdistan baxçe gulan derdê dilan îro mayê bin destan barê giran li ser milan îro mayê bin destan barê giran li ser milan. ئاکۆ محەممەد بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیای ڕوودا و سوپاسی هەموو ئەو کەس و لایەنانەی کرد کە لەم هەڵمەتەدا بەشدار بوون. جارێکی تکە سوپاسی یەکێ بە یەکەی هەموو سەرماداران و هەموو بەشدارانی کەمپینەکە دەکەم و هەروە سوپاسی هەموو ئەوانە دەکەم کە لەگەڵ بەڕێزتاندا لە 4 شەودا بەشدار بوون بۆ ڕوونکردنەوەی کەمپینەکە بۆ خەڵکو بۆ گرنگی بەشداریکردن لەو کەمپینەدا زۆر سوپاسی جەنابت دەکەم زۆر سوپاسی هاوکارانمان دەکەم. کەمپەینی ڕەنزی ڕوودا و لە یەکەم کارواندا 80 بار هەڵگر هاوکاری بەڕێ کرد. ئەو هاوکاریانە کاژێر 11 و 20 خولەکی پێشنیوە ڕۆی ڕۆژی چوارشەممە گەیشتنە ڕۆژاوای کوردستان. ڕێز و سلااوش بۆ هەمی تیمە ڕوودا و کارمەندە ڕوودا و شکەک ئاگۆ و دڵبخۆین و کاکراین تمام و بتایبەت سلااوە گەرد بۆ خەڵکێ باشووری کوردستانê هەولێر دۆک زاخۆ سلێمانی هەمی باژار و باژارۆکێوێ. کەمپەینەکەی ڕوودا و بۆ 4 ڕۆژ بەردەوام بوو. هاونیشتیمانیان بەشداریەکی کارایان تێدا هەبوو. کۆسار عوسمان ڕوودا و کاک علی حەمە ساڵح هەم لەگەڵە براردەری ڕەوتی هەڵوێست لە ڕۆژاوی کوردستانەوە چەند ڕۆژێکە لەوەیە کاگالی هەم لەسەر دۆخی ڕۆژاوی کوردستان هەم لەسەر ڕێککەوتنی حکوومەتی سووریا و هەسەدە بزانام کاردانەوەکان لە سووریا چۆنە قسەی لەگەڵەکەم کاک علی ئەم کاتێت باش سپاس بۆی کە لەگەڵە مێمان و نەبی با لەو کەمپینەوە دەست پێ بکەم کە ڕوودا و کردوێتی و بار هەڵگرێکی زۆر پێداویستیەکی زۆر 130 بار هەڵگرڕەوانەی ڕۆژاوا کرێ من دڵنیام جەناب دێسە لە هەموو کە زیاتر ئەزانی کە لەوێ پێویستیەکە چەندێکە قسەت چیە لەسەر ئەو کەمپینە و لەسەر ئەو هاوکارانەی کە ئێستا بەڕێوەن بۆ ڕۆژاوە. سلااو ڕێز کاک سەنگەر دەستخۆش بۆ ئێوە دوێنێش قسەم لەگەڵ کاک ڕەنجا کرد دەستخۆشیم لێ کرد زۆر گرنگە زۆر پێویستە. من ئێستا بارانە لێرە کەشێکی ساردە یعنی وەزعیەرە زۆر خراپە خەڵکەکە ینی مەسەن لە گۆشەیەکی بچووکە لە مزگەوتێکا لەوانەیە دەخێزان هەبن بەم سەرما پێداویستیان نییە پێویستیان بە خۆراکە مناڵ پێویستی بە شیرە پێویستیان بە ئاردە دەرمانێکی زۆر پێویستە دەرمان زۆر پێویستە قسەم لەگەڵ کاکڕەنجاکەوتی 5 کۆنتێنەری ئێمە دەرمانە ئەوەی کەناڵ هەشت هەموو میدیاکان ئەو کەمپەینیان کرد شتێکی باشە دەست خۆش لە هەموو ئەوانەی کە بەشدار بوون لەم کەمپەینا بە هیوای ئەوەی لە زووتین کاتا بگا چکە بەڕاستی پێویستیانە تاوەکو ئێستا ئەوەی کە هاتووە نەیتوانیوە ئەوەی بە هەمومانەوە کردومانە تەختیەی وەزعەکە بکە بەس لە قامیشلو نزیکەی 120,000 ئاوارە هەیە ئەمانە ئێستا لە مەکتەب و لە مزگەوتەکانان خەڵکی ئێرە خۆی خەڵکێکی هەژارە ینی ناتوانرێ بە اعتیمادکردن لەسەرم خەڵکە هاوکاری بکرێت یعنی موچەی مامۆستایەک یان فەرمانبەرێک لە نێوان 70 بۆ 100 دۆلارایە لە کاتێکا شتیش هەرزان نییە عنی بڵێ شت هەرزانەوە ئەوانە بۆ نمونە لیترێ بەنزینمان ئێمە دوێنێک کردیوە بە دۆلارێک کاتت باشتا دۆلار لیترێ بەنزین دۆلارێک بێ ئەو خواردن و پێداویستیانەی لە دەرەوە دێن وانە گرانە بۆیە ئەم هاوکاریانە لەم کاتا زۆر گرنگە و زۆر پێویستە لە زووترین کاتا بگا و کاراسانیشی بۆ بکرێت. دۆخی خەڵک چۆنە کاگالی ینی ئەو دۆخەی جگە لە دۆخە مرۆییەکە بەرەکانی شار
پێرە قسەمان کرد من و جەنابەت بەیەکەوت بەڕاستی قەتڵ و عامێکی زۆر کراوە ینی ئیش کارێکی دڕندانەی گەورە بەرامبەر بە کورد کراوە چیت بینی خۆت جگە لەوەی کە بینیومانن ئێمە لە هەم جگە لەوەی خۆمان مەیدانی ئەگەڕێین هەم لەگەڵ حکوومەت لێرە سەرۆکی هاوسەرۆک و ئەوەی هەرێمی جەزیرە لەگەڵ خاچی سووری کوردی لەگەڵ پێدە لەگەڵ هەموو ئەوانە گفتوگۆمان کردووە تا ئێستا لە یەکەم ڕۆژەی شەڕەوە لە شێخ مەقسوود و ئەوانەوە تا ئێستا 2700 کەس هەر دیار نین ینی دیار نین کوژاون گیراون بۆ کوێ براون ئەمانە دیلیان ناوێت ئەی کوژن ئەمە زۆر زۆر خراپە سەریە بڕن ئەگەر هەر سەریشکەی ئەعلانی دیلەکانیان ناکەن دوو ئەوەی کە زۆر خەتەر و مەترسیدارە ئەوەیە بەرامبەر بە ئاوارەکان نزیکەی بە پێی قسەی ئەمان نزیکەی 230 کەس ئەوە نییە لە ڕۆژانی سەرەتا لە کۆبانی و لە ڕقەوانەوە ئاوارە بوون لە 42 عایلە بوون لای گوندێکە پێوتێ سەباح الخێر گیراون و کوژاون ینی کۆمەڵکوش مناڵە کۆمەڵکوش کراون کۆمەڵکوش کراون ئەمە بەڵێ کۆمەڵکوش کراون ژن و مناڵ گیرا و کۆمەڵکوش کراون و فڕەدراونەتەوە ئەو حەقلانەی کە ئەوێ هەیە دوو ئەمانە گروپی مەترسیدارن یانی ئەم ڕەفتارانەی کە ئەیکەن بەداخەوە خەڵک نابێ بە ڕیش و بە تەکبیر و بەوانە بە ناوی دینی ئیسلامەوە خەریکی تعدان خەریکی کوشتنن خەریکی سەربڕی خەریکی دزین دزیەکەن دزی لەو ماڵانەی کە هەیە بۆیە ئەمە مشکیلەکە چییە کاکین تەنانەت ئەو قواتی کوردی لێرەیە هەسەدە یعنی تۆ لەگەڵ دەوڵەتێکی منەظەمیشا لە شەڕانیت وانە دی لەگرێت ڕێزی مافی مرۆڤ بگرێ بۆ نمونە ڕێز لە ئاوارە بگرێت تۆ لەگەڵ کۆمەڵە میلیشیانی هەندێکیان نازانی لەکوێوە قەرار وەرەگرن ئەمە چیە هاتووە ئەمە کێ تەنزیمی کردووە بەشێ لەمانە داعش بوون بەشێ لەمانە لە گروپە تندڕەوەکانە بوون کوێ ڕاڕێکخرانەوە کوێ ڕاپلیان وەرگر کوێ یعنی بەڕاستی من ئەوەی کە جێی داخە ئەوەیە وێنە گشتیەکەی ئەم هێزە نەگەشتوتە دنیایدا کاگالی پەیوەندێکی پشرا لەبەرەوەی لە ڕۆژ ئاوە لەگەڵمانە کاگالی بەڵێ کاگالی کاگالی لەبەرەوەی ئینتەرنێتەکەی ڕەنگە زۆر باش نەبێ لە ڕێگەشا بۆ بەڕاستی لە ناو سیارایە کاگالی گوێت لێمە ئێستا کاگالی کاگالی یانی شتی سەیری وت بەڕاستی باسی دۆخی ڕۆژاوا باسی قەتڵ و عامکردنی خەڵکی ئاوارە ینی مناڵ و ژن و ئەوانە کە ئاوارە بوون قەتڵ و عام کراون دیمەنەکان ببینین تاوەکو کاگالی دێتەوە ئەم دیمەنانە ڕاستەوخۆن بار هەڵگرەکانی کەمپێنی ڕەنجی ڕووداون کە بەرەو ڕۆژاوا بەڕێەکرێ بەردەوامن 80 بار هەڵگر ئەمڕۆ ئەڕوا 50 دیکەش لە ڕێیە کۆی گشتی 130 بار هەڵگر کە پڕن لە پێداویستی لە دەرمان لە خۆراک لە پێداویستی دیکە ڕەوانەی ڕۆژاوای کوردستان کاگالی وتی زۆر پێویستن ئەمە بەڕاستی چونکە ئەوەی کە تاوەکو ێستا ڕۆژۆ تێری خەڵکی نەکردو خەڵک زۆر پێویستیان پێێتی کاگالی گوێت لێمە ئێستا بەڵێ گوێم لێتە بەڵام فەرموو ویستم پرسیارێ ئەوە بکەم ساحی فەرمووبی وتم باسی ئەومە کرد ئەو بارهەڵگرانەی کە ئێستا ڕوا پێداویستی شیری مناڵی تایە پێداوی دەرمانی تایە نانی تایە ینی چی پێویستە بۆ خەڵک ئێستا ئەم کەمپێنەکە کوێ ئەگرێت چی ئەگرێیانی ئەوە من وتیان کەمێ ینی لە سیارام و ڕۆموتیان وەسان لێرە باش نییە چکە ئەم منتیقە داعش لێوە نزیکە وێ لە سیارەکە ڕۆم و قسەکەم زۆر باش و هاتن کاتی بڕینەکە ئەویان پێوتم زۆر باش شیر زۆر پێویستە بۆ مناڵ ئارد زۆر پێویستە دەرمان زۆر پێویستە و ئەگەر کۆمەکی مادیش هەبێ زۆر باشە مەسەلەن ئێمە دوێنێ خۆمان ینی بە مادە ئەمان کرد هەر زەرفێک بڕێ پارە بدەیت چکە ئەوان ئاوارەکان خۆیان لەوانەیە زیاتر بیکەن ئێستا ئەمڕۆ کەمپینێترمان دەست پێ کردووە کڕینی نان واتە چتە نانەوارێک نزیکی ئاوارەکان ئەڵێ چەندێ پارەت پێویستە
با بیدەم و بۆ ئەوەی ئەو نان بە بەلاش بدا بە ئاوارەکان. بەڵێ کاگالی لەسەر ڕێکەوتنەکەی دوێنەی دیمەشق و هەسەدا زانیاری چی هەیە هێشتا وردەکارەکەیمان لا نییە چۆن جێبەجێ ئەکرێت چییە بێ؟ بەڵێ من ئەم بەیانیە قسەم لەگەڵاکردن و پرسیارم کرد جارێ ئیتیفاقیە نییە لێک تێگەشتنیەکە و گفتوگۆی لەبەر لەگەڵا کراوە گرنگترین خاڵەکانی ئەمانن. یەکەم ئەو هێزە ئەمنیانەی کە ئێستا هەیە لەو ناوچانە هەمان هێزیانی ئەوەی ئەمنیەتەکە ئەبێ بە هێزی ئەمنی دەوڵەت باشە قوات الأمنية لسوريا ئەمنیەتی ناوخۆ پارێزن هەسەدە ببێ بە دوو لیوایە فیلقەیەک لە توارچێوەی سوپای سووریا تەنزیم بکرێت ئەوەکەی تری بۆ حدودەکان ئەوەی پێڵێن خاڵی سنووری و حدودەکان حدود مرکزیە دەوڵەتە بەڵام ئەمنیەتی حدودەکان ئەوەی کە لە سنووری ئێرایە لە سنووری خۆیان بمێنێتەوە بۆ نەوت و ئەو بابەتانە پێچەوان شەروەک لای ئێمەوا بن تاوەکو ێستا ئیتیفاق لەسەر ئەوە نەکراوە ئەم نەوت و سەرچاوی اقتصادە چۆن بەڕێوە ببرێت و سیستەمی مەعاش و ئەوانە ئەو تەفاسیلەی ماوە تا ئێستا ڕێکەوتن نییە هەر بۆیەش لێرەوە هیچ شتێکی ئەعلان نەکراوە بەڕەسمی. جا باسی مەعاشت کرد کاگالی هیچ خەبەرت هەیە لە مەعاشی هەرێمی کوردستانی مانگیەک؟ وەڵا هەرچەنە من لێرم بەڵام ئەم بەیانیە چەند پەیوەندیەکم کرد بکە خەڵک قەلەقەتان خەڵک بۆ ئەوەی کۆمەکی ڕۆژاوا بکە پێویستی بە موچەیە نەخێر تاوەکو ئێستا هەرێمی کوردستان 120 ملیار دینارەکەی حاضر نییە من قسەم لەگەڵا کردن ئەڵێن دۆخی داهاتمان زۆر خراپە خراپتر لەوە ئەڵێن تاوەکو ئێستا خەرجی تەشغیلیمان سرف نەکردووە بۆ نمونە خەرجی تەشغیلی سلێمانی 40 ملیارە بە خانە بە خەرجی هێزە ئەمنیەکان بە پاکردنەوە بەوە ئەڵێن ئەگەر لە 150 سەر بکەین 20 ملیارە کەواتە تاوەکو ئەم ساتە بەداخەوە 120 ملیارەکان حاضر نەکردووە ئەبێ 120 ملیارەکە بنێرن دوای 5 ڕۆژی تر پارە دێن. بەڵێ زۆر باشە کاگالی کاک ڕەنج کاک سەنگە گوێم لێتە پرسیاری جدیە بێ بیدەن کاکە پار ساڵیشەوە دوو داهاتی ناوخۆتان نەناردووە ئێستش ناکرێت 120 ملیار نەبێت دانی ناکرێت لە حکومەتێکە احتیاطی 120 ملیار دینار نەبێت بەڕاستی ناکرێت ئەگەر ئێستش گرفت بووە داهات دروست بوو بێت و حکومەتی هەرێمی کوردستان ئەبێ لەم سیستەمی گومتگیا لەگەڵ عێراقا ڕێکەوێ ئەوەی ئەبێ ئەسی کۆدا ئەگەر نا هەرێم تووشی مشکیلەیە بێ هەم بۆ خاڵە سنووریەکانی هەم بۆ بازرگانی هەم بۆ موچە. کاک علی خۆت لە ڕۆژاوای ئێستا دۆخی کورد دەبینی کورد ڕای گرین باشەوە وەڵا ڕایگرە با یەک ئاخر پرسیارە لێ بکەم و تەواوی کەین با خەتەکەت باش بێ نازان بۆ ئاخر پرسیارت لێ بکەم خۆت باشە بۆستە لێرە بۆستە ئەمین بێت بۆ تۆ لەکوێی کاگالی وانە ئەمینە لەکوێ ئەفو کاک سەنگەر بەڵێ بەڵێ من لە بینی دوو شارام بەڵێ دەی زۆر باشە نەکە مۆقعەکە مەڵەخی ناکە بەڵام یەک پرسیار ئێستا باشە باشە ئێستا باشە گوێم لە دەنگتە یەک پرسیار باشە بەڵێ 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 کاگالی پرسیارەکەم بکەم پرسیارەکەم بکەم کاگالی کاک سەنگەر بەڵێ کاگالی من گوێم لە تۆ هەیە وتم ئەگەر جۆت لە منەمان پرسیارەکە بکەم کاک سەنگەر بەڵێ بەڵێ پرسیارەکە باشە وتم دۆخی کورد دەبینیم مەترسیەکانی سەر کورد دەبینی ئێستا خۆت هەستت پێ کردووە کە چ خەتەرە لەسەر کوردەیە ئەم دژایەتیکردنەی یەکتر لە هەرێمی کوردستان بەس نییە؟ کاک سەنگەر ئێمە دژی هەرێمی کوردستان نین هەرێمی کوردستان نوری چاوی ئێمە و پاراستنی ئەرک و ئەخلاقە ئێمە دژی دزیکردنی لە خەڵکی هەرێمی کوردستان کە پێمان وایە ئەمە بەشێکی تری نیشتیمان پەروەری یعنی من بڵێ قاچاق لە سنووریەکان بکرێت دژی هەرێمی کوردستانم ناکرێت پارتی کوردستانی ناکرێت بەرپرس و دەسەڵاتداران خاوەنی سەدان ملیۆن دۆلار بن دژی هەرێمی کوردستانم من نەموتۆ دژی هەرێمی کوردستانی باسی لاەنە سیاسەکانەکە کاتی ئەوە نییە ناکۆچیەکان تۆزەکەم کەنەوە بیخەنە لاوە خۆی حاضرکا بۆ ئەو گۆڕانکاریانی کە لە ناوچەکە هەیە کاک سەنگەر ئەگەر من بڵێم دوای 33 ساڵ حکومڕان
ناکرێت سوپایەکیمان نەبێ و سوپای پارتیەکێتیمانە بێ و سەیتەری پارتیەکێتیمانە بێ من ژێریەمی کوردستان نا من دڵسۆز یاریەمی کوردستانم ئەمە یاریەمی کوردستان نیشتیمانێکی بەهێز بێ سوپایەکمان هەبێ هێزێکی ئەمنیمانە بێ تۆش بێ ئەمەوێت داهات بۆ خەڵک معقولە دوای 33 ساڵ حکومڕانی تۆ بڵێ 120 میلیارد داهاتم نییە بۆی موچەی خەڵک بێ موچەی خەڵک کرد حوتی مانگ بۆ دەین معقولە ئەوەی من دڵسۆزیە بۆ خەڵک کوردستانەوەی دزی لێ کاکالی وڵی دەنگت باش نییە قسەی تر ما بوو بە هەر حاڵ کە گەڕایەوە قسەی زیاترەکەین بە هیوای سەلامەتی زۆر سوپاس کاکالی علی حەمە ساڵح بڕیاردەری ڕەوتی هەڵوێ سپاس بۆ زۆر سپاس. اینجا هۆروان ڕفعەتیش وەرەگرم ئەو پەنجابار هەڵگری کە بەیانی ئەمڕۆ بەڕێکران لە ڕێگان بۆ ڕۆژاوای کوردستان لە ڕێگەی بەدرێت دهۆکن هۆرفان ماندوو نەبی هەموو شتێک باشە بارەڕوورەکان بەبێ کێشە ئەڕۆن کەیەگەن ئەوانیش ئەمڕۆ لەگەڵ ئەوانی دیکە ئاودیوە بنیان نا سەنگەر سلااوان لێ بم کاتتان باش ئەوەی کە دوێنێ گەشت بوو 80 بار هەڵگر بوو ئەمڕۆژ 50 بار هەڵگری دیکە لە هەولێرەوە بەڕێکراوە بەرەو ڕۆژاوی کوردستان ێگە ئێستا تقریبان کەمتر لە 20 خولێکێکیان ماوە بۆ ئەوەی بگەنە دۆک تاوەکو ئەگەنە زاخۆش نیو کاژێرێکیان پێ دەچێت بە دڵنیاییەوە واتە گەر لە ئێستا حسابی کەینە تاوەکو کاژێر یەک و چارەکاوە دەکەنە سەر سنوور هیچ گرفتێک لە هاتنیم 50 بار هەڵگرش دروست نەبوو هیچ کێشەیەکی تەکنیکی نیە هەمووی بەیەکەوە یەک لە دوای گیان هەندێک بینیان هەیە وا دەگەنە سنووری ینی وا دەگەنە ناو پارێزگای دووهەکو لێوەشەوە بۆ زاخۆکەمێکی دیکە بەلای من تێدەپەڕن چونکە من هەندێک پێشیان کوتم بۆی بتوانم لە وێنەکانمە دەربچن لەگەڵ شۆفێرەکانیمە لەسەر خەت بووین لەخوا بەزابێ هەمویان ڕێبەی کێشە ئەو 50 بار هەڵگری کە ئامانەتی خەڵکی هەرێمی کوردستان بوون لە ماوەی 4 ڕۆژێک هەمپینی ڕەنجی ڕوودا و بۆ ڕۆژاوی کوردستان کە خەڵک هەم بە هاوکاری مادی بە پارە هێنابیان لە هەموو کوردستانی گەورە و لە دەروی کوردستانەوە هەم ئەوانشکە لە هەرمی کوردستانەوە بە هاوکاری پێداویستی هێنابیان هەموو ئەوانە وەکو خۆی تەسلیم کراوە کە دەکاتە 130 بار هەڵگر بە تاوەتی کامە ئەتوانم بڵێم گەورەترین و مەزنترین و زۆرترین بڕی هاوکاری خەڵکی هەرمی کوردستان و کۆکراوەی خەڵکە کە داو کەسە گەشت بێتە ڕۆژاوی کوردستان ئەستا خۆتان لە دیمەنەکان دەیبینن کە یەک لە دوای یەک ئەو 80 بار هەڵگری کە دوێنێ بەڕێکرابوون وا دەگەنە ڕۆژاوی کوردستان ئەمە پامێکی زۆر دڵخۆشکەرە بۆ کوردکە وەکو سڕینەوەی ئەو هەموو سنوورە دەستکردانەیە کە لە ساڵی 1923ەوە ئەم دوو جەستەی کوردستانی باشوور و ڕۆژاوای لە یەکجیا کردبەوە بەڵام هەم نردنی پێشمەرگە لە 2014 بۆ کۆبانێ هەم نردنی و هاوکاریانە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو دەستگای خەرخوازی بارزانیش کۆمەڵک هاوکاری زۆران نردبوو لەگەڵ چەند ڕێکخراوێکی دیکەوە هاوکاریەکانی دوێن و ئەمڕۆی تۆڕی میدیایی ڕوودا و کە هاوکاری خەڵکی کوردستانن بە هەمان جۆر هەستێکی زۆر خۆشیانە ناو خەڵکا دروست کردووە من و تۆ خەڵکیش کە ئێستا سەیری تۆڕە کۆمەڵاتەکان و سۆشیال میدیاکانی خۆمانەکەین ئەمە زۆر بە ئاشکرا دەبین کە خەڵک زۆر خۆشحاڵە بە گەیشتنی ئەم بار هەڵگرانە گەیشتنی ئەم هاوکاریانە کاڵبوونەوەی ئەو سنوورانە هاوکارەکانی سەنگەر هەموو ئەو پێداویستانێک کە تێدایە کە ئێستا کاکعلی و هەموو میوانەکانی دیکەش لە ڕۆژانی ڕابردوو ئەم ڕۆژ بە تۆڕی میدیان ڕووداویان گوتبوو کە چه هاوکاریەک پێویستە بە تایبەت دەرمانەکان هەر لە حەپێکی سەر ئێشە و چون و ڕشانەوە تیادی تاوەکو دەرمانی شێرپەنجە خواردنەکان هەر لە شیر و خواردنی ئاسایی ڕۆژانەوە تاوەکو پێداویستەکانی ڕۆژانە تاوەکو دابی منداڵان تاوەکو پێداویستی گەرمکەرەوە لە سۆپا لە بەتانی لە ڕاخر هەموو ئەو پێداویستانی کە ئێستا تێدا ینی پێویستە لە نێو هاوکاریەکاندا هەن بار هەڵگرەکان لە دوان ئێستا بەم ڕێگەیە کەمێک دیکە لە وێنەکان بەڕاستەوە خۆیان دەبین کە زۆر باش دەکەنە سنووری دۆک سات بە سات تیمەکانی تۆڕی میدیای ڕوودا هەم لەم دیو لە باشووری کوردستان لەگەڵانە دەبن هەم لەو دیوش لە ڕۆژاوی کوردستان تاوەکو دەگەنە دەست خەڵکی ڕۆژاوای کوردستان ماندوو نەبی هۆربان سپاس بۆ ئەوی کە لەگەڵم بوویت. دوای 5 ساڵ مانەوە رووسیا دەستی بە چۆڵکردی بنکە سەربازەکانی کرد لە فڕۆکەخانەی قامیشلۆ ڕۆژاوی کوردستان سەرچاوەکان بەڕووداوێ وتووە کە ڕستەکان بە ڕێگەی ئاسمانی و زەمینی دەگوازرێنەوە بەڵام سەربازەکان هێشتا ماوە ئەو کشانەوەیە هاوکاتە لەگەڵ گۆڕانکاریەکانی دیمەشق و سەرکەوتنی ئەحمەد شەرع. لۆگۆی شەڕوانێکی هەسەدەیە ئاڵایەکی پێچراوەی رووسیا لە پاڵ چەند ڕەفەیەکی بەتاڵکراو دەبینێ
لە بنکەیەکی سەربازی و خەریکە بە تەواوی چۆڵ دەکرێت. ئێرە فڕۆکەخانەی قامشلۆی ڕۆژاوای کوردستان. 5-6 ڕۆژێکە دەستکراوە بە چۆڵکردنی بنکەی رووسیا لە فڕۆکەخانەی قامشلۆ، بەڵام سەربازە ڕووسەکان خۆیان هێشتا لە قامشلۆن. پێگە سەربازیە قورس و حساب بۆ کراوەکەی رووسیا لە سووریا لە هەردوو بنکەی حمیمی ئاسمانی و پڕتوسی دەریاییە لە سەردەریای نێوەڕاست. ئەو دەمەی رووسیا بڕیاریدا لە 2015 ڕاستۆخۆ تێکەڵ بە جەنگی نێخۆی سووریا بێت و دەسەڵاتی ئەسەد لە داڕمان بپارێزێ. دژ بۆ ئۆپۆزیسیۆنێک کە بەرەی نووسڕەی تێدا بوو بە سەرۆکایەتی جۆلانی کە ئێستا ئەحمەد شەرعەو بووەتە سەرۆکی کۆماری عەرەبی سووریا. هەمان شەرع لە تشین یەکەمی پان لە کۆشکی سەوزی سەرۆکایەتی رووسیا لەلایەن پوتینەوە پێشوازی لێکرا و بڕیاردرا بەهێشتنەوەی بنکە و سەربازانی رووسی لە سووریا. سووریایە کە جاران نقمی هەژمونی رووسیای پوتین بوو، ئێستا واشنتن و هاوپەیمانەکانی ئیدارەی دەدەن و لۆبی سعودی قەتەری بە پاڵپشتی تورکیا زۆر بە باشی کاریان بۆ بردنە پێشەوەی شەرع و دەسەڵاتەکەی لای ترامپ کردووە. All of the things having to do with Syria and that area working out very, very well. جا هەر ترامپ ئەم شەو بۆمبێکی ناوە عێراقەوە، یعنی دۆخی سیاسی عێراقی جارێکتر شڵەکان بە تویتێک باسی نوری مالکی کرد. خۆتان نەزانن چوارچەوەی ئەوانگی نوری مالکی بربژێر کردو بۆ پۆستی سەرۆکوەزیران، بەڵام دۆناڵد ترامپ تویتێکی کرد وتی ئەوە باش نییە، لەگەڵی نین و ئەگەر نوری مالکی بێتەوە بە سەرۆکوەزیران لەگەڵ عێراق تێکێ دەین. یعنی هەر بە کوردی وایوت، بە کورتی و بە کوردی وتی، بە کورتی و بە ئینگلیزی وتی لەگەڵ عێراق بینمان باش نابێ ئەگەر نوری مالکی بێ. اینجا چوارچەوەی ئەوانگی وەکڵە شڵەژاون، ئێستا خۆیان ئامادەکەن بۆ وەڵامی ترامپ، بۆ قسەکانی ترامپ کۆ ببنەوە، بڕار وایە ئەمڕۆ کۆ ببنەوە. ئەندامێکی مەکتەبی سیاسی ڕێکخراوی بەدر کە لە چوارچەوەی ئاوانگیاڵی قسەکانی دۆناڵد ترامپ دەستوەردانێکی ڕوونە لە کاروباری نێوخۆی عێراقا، ئەڵە بە هیچ شێوەیەکیش نوری مالکی ناگۆڕن. ئەندامێکی مەکتەبی سیاسی ڕەوتی حکمە ژەڵەیە ئەبێ ڕەچاوی دۆخی عێراق و دۆخی نێودەوڵەتیش بکرێن، لۆژیکیانە مامەڵە لەگەڵ ئەو پێش هاتە بکرێن. ئەبوو میساق مەساری ئەندامی مەکتەبی سیاسی ڕێکخراوی بەدر بە سەرۆکایەتی هادی عامریە، یەکێکە لە پێکێنەرە سەرەکیەکانی چوارچێوەی ئەوانگی، ئەمڕۆ قسەی بۆ ڕووداو کردو و توێتی قسەکانی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دەستوەردانێکی ڕوونە لە کاروباری نێوخۆی عێراقا، بە هەموو شێوەیەکیش ڕوبەڕوویە بینەوە، بە هیچ شێوەیەکیش ناچنە ژێرباری داواکاریەکانی بۆ گۆڕینی نوری مالکی. بە گوتەی ئەبوو میساق مەساری ئەوە هەر دژایەتیکردنی نوری مالکی نییە، دژایەتیکردنی ئەو پەیڕە و سیستمەیە کە چوارچەوەی ئاوانگی پیادەیەەکە. ئەمڕۆ ئەمریکا داوای گۆڕینی مالکیەکە، سبەی ڕەنگە بە هەمان شێوە کەسانی دیکەش ڕەت بکاتەوە داوای دیکەشی هەبێ. ڕەوتی حکمەش کە عەمار حەکیم سەرۆکایەتیەکە هەر لە سەرەتاوە تێبینی هەبوو لەسەر بربژێرکردنی نوری مالکی، ڕەتی کردبوویەوە لە کۆبوونە و چوارچەوەی ئاوانگیش دەنگیان نەدابوو بە بربژێرکردنی نوری مالکی. ئەڵێ ئەندامێکی مەکتەبی سیاسیان قسەی بۆ ڕووداو کردووە، ناوی خۆی نەوتووە لەبەرەوەی وەکو خۆی وتوێتی مەوقیفەکەمان تۆزە محریجە، وتوێتی ئەبێ ڕەچاوی دۆخی عێراق و دۆخی نێودەوڵەتی بکرێ، لۆژیکانە مامەڵە لەگەڵەوە پێشاتە بکرێ، کارێکی وا نەکرێت لە داهاتووە زیان بە عێراق بگەێنرێ، عێراق دوورە پەرێز و گۆشەگیر بکرێت و زیانی پێ بگات. پێم خۆشە لەگەڵ بەڕێز یاسین تەها شرۆڤەکاری سیاسی دکتۆر یاسین تەها طبعاً و متابعەیەکی زۆر وردی دۆخی عێراقە، پێم خۆش بوو گفتوگوی لەگەڵەکەم کاک دکتۆرم کاتت باش سپاس بۆی کە لەگەڵ ئێمەی چاوەڕوان کراو بوو ئەوەی دۆناڵد ترامپ یان بۆمب بوو. سڵاو کاک سەنگار، سڵاو لە بینەرانی بەرنامەکەشت. ئەلبەت لەسەر ئاستی ترامپ بۆمب بوو، لەبەرەوەی ڕاستە چەند ڕۆژێکە باسەوە کرێ کە باڵۆێزخانەی ئەمریکا نامەیەکی بە چوارچێوەی ئەوانگی داوە لە بەڕگەی ئەخیرە ئیشارەتێک ئاماژەیەکی تایە بەوەی کە سەردەمی مالکی سەردەمێکی سەلبی بۆ ئەوان ناخوازنەوە شتانە دووبارە بێتەوە
بەڵام ئەمە وا لێک درایەوە کە بەمانای ڤیتۆ نییە بەمانای ڕەتکردنەوە نیە یاخود گوشارە یا لە نەو شیعەکان قسەیەکی وا هەبوو کە ئەمە شیعە ناڕازیەکان ئەم قسەیان خسۆتە سەرزاری ئەمریکیەکان کە بیڵێن زۆر دڵنیان نەبوون لەوەی کە ئەمە بەمانای ڤیتۆ دێ بەڵام کاتێکە لەسەر ئاستی سەرۆکی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بڵاوکراوەیەک بڵاوکراوە بە دیاریکراوی ناوی نووری مالیکی هاتووە ئەمە بۆمبێکی گەورەیە و شیعەکان خاتە بەردەم دوو بژاردە کە یەک لە یەک تاڵترن یەکەم ئەوەیە کە ئەگەر بۆ نمونە بە قسەکەی بکەن کە ناچار بن و ملی بۆ کەس بکەن ئەو کاتە مانایەک بۆ سەروەری و شکۆمەندی عێراق نامێنێتەوە بۆ بڕیاری سربەخۆی شیعی نامێنێتەوە ئەگەریش بە قسەی نەکەن و بربەرەکانەی لەگەڵا بکەن ئەو کاتە ئەچنە ناو بربەرەکانی لەگەڵ ئەمریکاوە کە ئەمەش عێراق لە توانای نییە لەم کاتە بۆیە لە خودی پەیامەکە بۆمبێکی گەورەیە بوومەلەرزەیەکی گەورەیە لەسەر ئاستی شیعی و لەسەر ئاستی عێراقیش چونکە لە نەتیجە ئەگەر بێت و لە ئەنجامە ئەگەر تران بەرەنگاری عێراق بێتەوە ئەوە هەموو پارچەکانی تری و هەموو بەشەکانی تری عێراق لەو بەرەنگار بوونەوە عێراق و ئەمریکا زەرمەندە ئەگەر بەرەنگاری بنەوە چی ڕۆدات کاک یاسین جارە لەوانەیە وەزعی دۆلار زۆر خراپ بێ وەزعی اقتصادی زۆر خراپ بێ دۆخی سیاسی چی لێ ئەگەر بەرەنگاری ترامپ ببنەوە زۆر شت ینی بکە هەچەند ترام ناوی دۆلاری نەبردە وەڵام ئەڵێ ئێمە هاوکاری عێراق ناکەین چونکە ڕاستی وەکو لێکۆڵەرەکان ئەڵێن لە ئەمریکا و لە دنیا لە سەردەمی ترامپ هەموو شتێک کراوە و هەموو شتێک چاوەڕوان کراوە بە خەیاڵی کەسان هاتووە مەسەلەن مادۆرۆ بکرێتە ناو فڕۆکە و ببرێ بۆ ناو ئەمریکا لەوێ دادگایی بکرێ بۆیە بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەمریکا کارتی گوشار زۆرە جەنگی ئێران ئیسرائیل لە ڕێیە ئەمریکیەکان هێزێکی زۆر لەم ناوچەیە کۆکەنەوە کارتی زۆریان بەدە بە تایبەت عێراق کە شادەماری داراییەکەی لە دەستی ئەمریکیەکانە و دۆلارە جگە لەوەش دوور نییە هەر دۆلار بێ دوور نییە کە ڕێگەوا بە ئیسرائیلەکان بۆ نمونە هەندێک گروپی شیعی بکەن بە ئامانج دوور نییە هانی هەندێک بەرهەڵسکاری با لە ناو عێراقا دش بە حکوومەتەکەی و دش بەوەی کە بڵێن ئێوە نابێ بەرەنگاری ئەمریکا بنەوە شتێک هەیە کە عێراق مانەوەی باشی داراییەکەی بۆ ئێرانیش باشە ئەنی ئەگە دۆخی عێراق خراپ بێ دۆخی ئێرانیش بۆ ئێرانیش خراپە بۆیە لەبەرەوە ئەگەرێکی دوورە ڕاستە ئێستا لێدوان زۆر دەرەچێت ئێمە قوبوڵی ناکەین و ئەمە دەستوەردان هەموو ئەمانە هێشتا لە دۆخی شۆکان و هەمووشی ڕاستە ینی ئەمریکا دەستوەردانێکی زەق و ڕوون لە بڕیاری عێراقیەکە و لە بڕیاری شیعە بە دیاریکراویەکە و بە شێوەیەکی ئابڕوبەرانە ینی بە بڵاوکراوەیەکی سەر تۆڕە کۆمەڵایەتەکان ئەوەمەوێ ئەوەم ناوێ ئەمانە هەمووی ڕاستن لە ڕۆیەوە بەڵام لە ڕۆکەی تر بژاردەکانی بەرەنگاربوونەوە زۆر سنووردا هەر ئەگەر نییە ڕەنگە نەبێ چونکە ئەو نظامە سیاسی لە عێراقی لە 2023ەوە هەندەسە و دیزاینەکەی ئەمریکیەکان کردویانە ئەوان پارێزەری زۆشتن لە زۆر دۆخی هەستیارە ئەوان بە فریای عێراق کەوتون مەسەلەی داعشە مەسەلەی کۆرۆنایە مەسەلەی دابینکردنی دامی ڕێکخراونی و دەوڵەتیەکانە مەسەلەی پاراستنی پارەکانی عێراق لە ئەو سکاڵە و داوایانەی کە ڕوبەڕوویە بنەوە لە شەڕەکانی ئێران و شەڕەکانی کۆیتا زۆر شتی لە بەرۆ عێراق بە ناڕاستەوخۆ بە داگیرگەیەکی ئەمریکی ئەناسری ئەگەرچی ڕاستەوخۆوانە ناسێنراوە بۆیە واردی نییە عێراق بتوانێت بەرەنگاری ئەوە بێتەوە ئەمە چەند ڕۆژێکی پێویستە تا ئەو تاڵاوە تێئەپەڕێ و تێگەن لە بارودۆخەکە ڕەنگە ئێمە لەم یەک دوو ڕۆژە بەڕاستی کە ویژدانی شیعی هەستی شیعی بریندار بووە زۆر ڕەنگە لێدوان و هەندێک پەرچەکردا بین کە بڵێ ئێمە ناچینە ژێبا یا قوبوڵی ناکەین بەڵام لە نەتیجە مەجبور ئەبن کە قوبوڵیکەن چونکە ڕاستیەکەی لە ساڵی 2010 مالیکی نەبوو بەسەرۆکۆزیران لە 2010 علاوی دەرچوو مالیکی نەبوو بەسەرۆکۆزیران ئەمریکەکان و ئێرانیەکان دایاننا خۆشیان ئەو ڕاستیە بە باشی ئەزانن بۆیە هیچ سەرۆکۆزیرانێک لە دوای 2023 لە عێراق دانەنراوە ئەگەر ڤیتۆی ئەمریکی لەسەر بوو بێت بەڵام ئەم ڤیتۆی لە پشتپەردە بۆ لە دانوستان بۆ بە شوەیەکی نەرم بۆ ڤیتۆیەکیژی ڤیتۆیەکیژی ترامپ بێ زۆر مشکلەیە زیاترەوە نیە ئەمریکا بۆ مالیکی بەدڵ نییە بۆچی حەز ناکەن بێتەوە سەرۆکۆزیران وەڵی کاک سەنگەر خۆی ئاماژە هەبوو کە سەرەتا ئەمریکا لاریان نەپێت بە پێی ئەوەی کە مالیکی لەگەڵ هەڵسۆرەنەری کاروباری ئەمریکا لە عێراق دانیشتووە عادەتەن ئەو ڤیتۆیانە پێش بەربژێرکردن ئەو قسانە ئەگەیەنرێت یا لانی کەم نەگەشت بێتە نیگەرانەکانیان نەگەشت بێتە ئاستی ڤیتۆ گومانێکی زۆرەیە لەم چەند ڕۆژەی ئەخیرا کە مالیکی بەربژێر کراوە لۆبیەکی خەلیجی سووری یەکێک لە شتەکانی مالیکی ئەوەیە کە لە بیدایەتەوە لە 2011 هەتا ئێستا
هەڵوێستی زۆر توندە بەرامبەر گۆڕانکاریەکانی سووریا کاتی خۆی لە سەردەمی مالیکی ئەو هەموو میلیشیا و لەشکر و گروپە عێراقی چوونە سووریا بۆ کۆمەکردنی ئەسەد و مالیکی ئەو کاتەوای وێ ناکردەی و دەمە شەڕی لایەنگرانی یەزید و لایەنگرانی حوسێنە هەروەها کە ساڵی پار ئەحمەد شەرە بەرەو دیمەشق ڕۆژ مالیکی هەڵوێستی زۆر تون بوو و زۆر بەڕوونی لە کەربەلا و لە نەجەف و ئەوانە دەرکەوت کەوتی ئێمە نابێ ئێمە قبوڵکەین ئەمە پەلکێشانی تیرۆرە ئەومانە بۆیە وا تەسەورەکرێت کە هاتنەوەی مالیکی سەردەمێکی گرژیە بێ لە پەیوەندی عێراق و سووریا و ئێستا کۆمەڵی وڵات لەسەر هێڵن بە تایبەت ئێستا زۆر باستەوە کرێکە لۆبیەکی هاوبەشی قەتەری تورکی سعودی هەیە بۆ پاڵپشتیکردنی سووریا بۆ کۆی دۆسیەکانی ناوچەکە ئەوەی کە گومانەکان زیاترەکە ترم دوێنێ ئێوارە قسەی لەگەڵ ئەحمەد شەرە کردووە قسەی لەگەڵ ئەردۆغان کردووە و دوای ئەوە ئەم بڵاوکراوی بڵاو کردێتەوە هەروەها باوکی ئەحمەد شەر وەڵامی مالیکی داوەتەوە باسی لەوەکە مالیکی کەسێکی بەد و خراپ و لە سووریا ژیاوە لەمەکی سووریا لە بەرچاو ناگرێت و ئەوانە بە کۆی گشتی گومانێکە لە ئاستی ناوخۆش خۆی مشکلەی دەزوەردانەکەی ترام شتێکی تریشی تایە لە ناوخۆیشی عەشبەت گومانی و دردۆنگی دروست بووە قسەیەک هەیە گوایە حەکیم و خەزعەلی ئەوانە لە پشتپەردەوە ئەم قسەیان ناردێ بۆ ئەمریکیەکان کە ئێوە شتێ بکەن یان ئێمە نەمانتوانی وەڕایگرین دەوری سوودانی نەبوون ڕاستیان لە کاگیاسین سوودانیش ینی لە ئەوڵیشەوە کە سوودانی پاشەخشەی کرد بۆ مالێکی هەر ئەو کاتیش قسەیەگە بوو کە سوودانی بە ئاسانی ئاوە چۆڵی ناکە ئیلا بێ شتێگە بێ چاوەڕێ بوو تەمان یەکەم جار چاوەڕێ بوو مەرجعی ڕەتی کاتەوە مەرجعی قوبوڵی کرد تەسەورەکەی مالێکی سوودانی زانێ بێتی شتێک لەو سەرەوە هەیە دەستی تایە هەیە وڵی کاک سەنگەر ئەوە بابەتێکی زۆر ئاڵۆزە چونکە لێکدانەوەی جۆرا جۆر و زانیاری دژبەیەکیشن سوودانی بەپێ ئەو زانیاریانەی کە هەن پێی وتراوە کە تۆ نابیتەوە بەسەر وەزیران بربژێرێک بدە لە لیستەکەی خۆ لە لیستی ئەمار و تەنمیە ئەویش دوای مشتومڕێک لەگەڵ خۆی چۆتەوە لە ناو شیعەکان تووشی شۆکی کردوون توێتی ئێمە دەنگەکانی خۆمان دێن بە مالیکی چونکە بەڕاستی هەڵکشانی ئەستێرەی سوودانی و گەیشتین بە پۆستی سەرۆوەزیران و هەموو پۆستانەی کە لە پرۆسەی سیاسی وەریگرتۆ بە چاکە و پیاوەتی مالیکی بوو لە سای مالیکیا بوو کاتی ئەمەی فڕێدا ڕاستی وەکو قەیرانێکی بۆ شیعەکان دروست کرد چونکە حتا ئەو گێڕانەوانەی کە لە کۆبوونەوەکان هەڵەن کاتێکە سوودانی و توێتی مالیکی بربژێرمانە چەند خولەکێک بێدەنگی باڵی بەسەر هۆڵەکە کێشاوە ینی کەس بڕای نەکرد و تەماشایەکیان کردو سەرکردەکانی چوارچێوێ هاوانی چونکە ڕاستی مالیکی کێشەی لەگەڵ هەروازام لەگەڵ جەناب کار جارێکی تر باسمان لەوە کرد کە مالیکی کێشەی لەگەڵ مەرجعیەت هەیە کێشەی لەگەڵ سەدر هەیە یادەوەریەکی تاڵ لە عێراق بەبیر دێنێتەوە مەسەلەی داعشە مەسەلەی سپایکەرە مەسەلەی ئەو پەیوەندی گرژانەیە لەگەڵ هەرێمی کوردستان لە سەردەمی مالیکیا پارێزگا سوونەکان چوونە ناو گۆڕەپانەکانی خۆپشاندان و قادیمۆنەیە بەغداد و داعشی بەسەرهات ینی زۆر شتی دژوار پەیوەستە بە سەردەمی مالیکی و مالیکی سیاسەتێکی تایفی تۆنڕەوی تاکڕەوانەی پەیڕەوەکرد ئەیویست کە عێراق سەرۆوەزیران بڕیا لە عێراقا بە تەواوی بخاتە دەست سەرۆوەزیران هێزە شیعەکان کە بەمە ڕازی نین بە تایبەت مەجلیسی عەلا کاتی خۆی و ئێستا حەکیم عەسایب ئەمانە دەنگیان پێ نەداوە ئێستا بەدگومانیەکی تریش دروست بووە لە ناوخۆی شیعە پێیان وایە ئەوانش لەگەڵ حەلبوسی و خەنجەر ڕۆڵیان هەبووە لە گەیاندنی ئەم دڵە خۆرتیانەی خۆیان کە ئێمە پێمان ڕانەگیرا بەڵکوم ئێوە شتێک بکەن کاک یاسین بۆیە ئەمە هەمدیس ئەوەی بەڵێ ببورەتخوا ئەم تویتە یان ئەم قسانەی ترامپ پێگەرانی حکوومەتی عێراق دواخە زۆر زۆر ینی ئەبێ سە هاوتوانشەوی شیعی دانیشن لەسەر بربژێری قسە بکەنەوە سەر سوودانی یان شتەکە کاک سەنگەر تەنها لەسەر کاک سەنگە خۆی شتەکە لەسەر خۆی شەخص نییە وا دەرەکەوێت کە ئەمریکیەکان ئەجەندایەکیان هەیە و کۆمەڵی داواکاریان هەیە و ئەڵێن سەرەتای هەموو بارانێک چەند تنۆکێکە ئێستا باس دەوە کرێت کە ئەم دەزوەردانەی ترام یاخود ئەم پێشمەرجیانە بیدایەتە سەرەتایە دەستپێکە بۆ شتی گەورەتر بۆ نمونە ئەوان مەرجانەیە گروپەکان چەکرێن عێراق لە قاوەقی ئێران بێتە دەرەوە عێراق ئەوە بکە ئەوەن ینی هەر سەرۆوەزیرانێک ئەبێ بەم بەرنامەیەوە پابند بێ بۆیە زۆر قورسە ئێستا لە ناو شیعە حەسوودی بەو کەسە نابرێ
کە بربژێرەکرێ بەوە چونکە ڕوبەڕووی ئەبێ لەگەڵ گروپە شیعەکان ڕوبەڕوو بێتەوە بەرەنگاری بکە ئەبێ لەگەڵ قاعیدەی شیعی کە وا تێگەێنراوە ئەمریکا شەیتانە و دوژمنی عێراقا بەرەنگاری بکە و ئەبێ ئەمریکاش لە هەمان کاتا ڕازی بکە بۆیە ئێستا خۆی لە خۆیان سوودانی یەکێکە لە بربژێرەکان بۆ منەکە لە پۆستی خۆیەتی و سەرۆکوەزیرانە لەو بگەڕێتەوە باسی ناوی تر هەیە ینی دوور نییە مەسەلەن باز لە کازمی بکرێت بۆ نمەوە حاڵەتێکە حاڵەتی دوورە لە سیناریۆی دوورە عبادی ئەویش کەم لەبەرەوەی کە لە انتخابات لە هەڵبژاردنە بەشداری نەکردو ینی ئەسڵەن بایکۆتی پرۆسەکەی کردووە بەڵام ناوی هەیە بەڵێ وەکو یەکێک لەوانەیە کە زۆر کەسی تر هەن ینی دەکرێت بربژێرێک بێ هەر باسی نەبوو بێ و کرابێ بەڵام گرفتەکە ئەوەیە ئەو بربژێرە بێ بەو بەرنامەوە پابند بێ ئەمەش قرسە بۆ هەر کەسێک کە بچێتە ژێر ئەو بارە قورسە لەم دۆخەی عێراق. دکتۆر یاسین تاهاش شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس بۆی کە لەگەڵم بووی لە سلێمانیەوە. ڕوودا و لە دوو سەرچاوی باڵای ئەمنی عێراقەوە زانیاری دەستکەوتووە 4 کاروان دەزیرکراوی داعش لە سووریاوە هێنراونەتە عێراق سەرجەمیان لە حەسەکە زیندانی کرابوون بە گوێرەی دوو سەرچاوی باڵای ئەمنی عێراق کە بۆ تۆڕی میدیای ڕوودا و قسەیان کردو تاوەکو ئێوارەی دوێنێ 475 چەکداری پێشوو داعش بە 4 کاروان لە سووریاوە هێنراونەتە عێراق. سەرچاوەکان ئاماژەیان بەوە کردووە سەرجەم ئەو دەزیرکراوانەی داعش لە زیندانی غوێران بوون لە حەسەکە لە 22 کانونی دووەمی ئەم ساڵەوە فەرماندەی ناوەندی ئەمریکا سنتکۆم ئۆپەراسیۆنێکی بۆ گواستنەوەی نزیکەی 7,000 دەزیرکراوی پێیوەست بە داعش دەست پێ کردووە لەو شوێنانەی پێشتر لەژێر کۆنتڕۆڵی هێزەکانی سووریای دیموکرات هەسە دەبوون و بۆ شوێنی پارێزرا و لە عێراق دەیگوازێتەوە. یەکێک لە سەرچاوەکان بەڕووداوی وت لەو 475 دەزیرکراوە لە 95 گیان بیانین بەشی هەرە زۆریشان خەڵکی سووریا. حەیان عەبدولغەنی جێگری سەرۆکوەزیرانی عێراق و وەزیری نەوتی عێراق قسەی بۆ ڕووداو کردووە لەبارەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ئەڵێ حکوومەتی عێراق هەوڵەدات نەوت بە بەردەوام بڕوە نەوەستێ ئەویش لە ڕێی درێژکردنەوەی ئەو ڕێکەوتنە سێقۆڵی کە لە نێوان وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی سامان سروشتەکان و کۆمپانیەکان هەیە تا سیوەکی 12 درێژ کراوەتەوە هەوڵەدەن دوای ئەوەش درێژیکەنەوە جارێکی دیکە. حەیان عەبدولغەنی گوتی بە پێی ڕێکەوتنەکە ئەو کۆمپانیە سیوەکی سێ ببورن نەک 12 ڕێکەوتنەکە تاوانە سیوەکی 12 تەواو بوو درێژ کرایەوە بۆ سیوەکی سێ. حەیان عەبدولغەنی ئەڵێ هەوڵە دەین جارێکی دیکەش ئەو ڕێکەوتنە درێژکەینەوە تاوەکو کاتێک کە یاسای بودجە ئەبێ و لە یاسای بودجە جێگەیەکەنەوە. طبعاً حەیان عەبدولغەنی وەزیری نەوت ئەڵێ بە پێی ڕێکەوتنەکە ئەو کۆمپانیانە پابەند دەبن بە ڕادەستکردنی نەوتی بەرەمێنراو بە کۆمپانیای سۆمۆ بۆی هەناردەی بکەن لە بەرامبەریشە قەبارەی بڕە نەوتەکە ئەوەی کە وەرگیراوە ئەدرێتە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی لەسەر ئەو بنچینەیە مامەڵە لەگەڵ کۆمپانیا گرێبەستکارەکان بکات. سەرۆکوەزیرانی عێراق ئەڵێت یەدەگی گازی سروشتی ئازاد لە وڵاتەکەیە بۆ 132 ملیۆن پێ سێجا بەرز بۆتەوە. محەممەد شاع سوودانی ئاماژەی بۆش کردووە هەوڵەکانیان چڕ کردوێتەوە بۆ وەبەرهێنان لە گازی هەوڵ و بڕیارە تاوەکو کۆتایی ساڵی 2020 بە تەواوی کۆتایی بە سووتاندنی ئەو گازە بهێنرێت. ئاوکات دەڵێ ئاستی بەرەمێنانی کارەبا گەیشتۆتە ژمارەیەکی پیاوانەی ئێستا عێراق نزیکەی 29,000 مێگاوات کارەبا بەرهەم دێنێت. ارتفعت احتياطيات العراق المؤكدة من الثروة الغازية الغاز الحر الطبيعي. یەدەگی سەلمێنراوی عێراق لە گازی سروشتی ئازاد بۆ نزیکەی 132 ملیۆن پێ سێجای پێوانەی بەرز بۆتەوە. هەروە لە چوارچەوەی هەوڵەکانمادا کار بۆ وەبەرهێنان لە گازی هاوڵ دەکەین. پرۆسەی سوتاندنی ئەو گازە کە ژینگە پێش دەکات تاوەکو ساڵی 2020 بە تاوی ڕادەگیرێت. هەروە توانیمانە بەرزترین ئاستی بەرەمێنانی کارەبا تۆمار بکەین کە گەیشتۆتە نزیکەی 29,000 مێگاوات. بشكل غير مسبوق وصولا إلى ما يقرب من 29,000 ميجاوات. لە بارەکان نەتەوە یەکگرتووەکان یادی هۆڵۆکۆست کرایەوە. سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان داوای پاراستنی بێدەرەتانەکانەکە. ئەوکات نوێنەری ئەمریکا ئەڵێت بەڵێنی هەرگیز جارێکی دیکە نەبراوەتە سەر و جینۆسایت دووبارە بۆتەوە. لە وەڵامی پرسیارێکی ڕووداویشە سەبارەت بە پاراستنی کورد لە ئەنفال لە کۆمەڵکوژی هاوشێوەی هۆڵۆکۆست نەتەوەیەکگرتووەکان دان بەوە دانێت کە ئەتوان کاری زیاتر بۆ پاراستنی بێدەرەتانەکان بکەن
نوێنەری ئیسرائیلیش ئەڵێت بەهۆی سوپاکەیانەوە چیتر ئیتر پێبەرگری نابن. لە نەتەوە یەکگرتوەکان نوێنەرانی جیهان هەڵدەستنا سەر پێ بۆ ڕێزلێنان لە قوربانیانی هۆڵۆکۆستی جووەکان ڕۆژی سێشەمە 27 نەتەوە یەکگرتوەکان وەکو نەریتێکی ساڵانە یادی ڕۆژی جیهانی یادکردنەوەی هۆڵۆکۆستی کردەوە. ئەمە ئەرک و بەڵێنێکە بۆ بەرگریکردن لە شکۆ و پاراستنی مرۆڤە بێدەرەتانەکان. سەرۆکی کۆمەڵی گشتی قسەی ڕزگاربوویەکی هۆڵۆکۆستی وەکووانە گێڕایەوە. وەک چۆن ڕزگاربووی هۆڵۆکۆست سیمۆن ڤێزێنتاڵ گوتوێتی بۆ ئەوەی خراپە گەشە بکات تەنیا ئەوەندە بەسە کە مرۆڤە باشەکان هیچ نەکەن. لە نێو نەتەوە یەکگرتوەکان پێشانگایەک بیری جیهانی هێنایەوە چۆن ئەڵمانیا لە ژێردەسەڵاتی نازیەکاندا لە سەدەی ڕابردوو 6 ملیۆن جووی بە شێوەی دڕندانە کوشت. لە دوای هۆڵۆکۆست جیهان بەڵێنێکی داگوتی never again واتە هەرگیز هۆڵۆکۆستێک یاخود جینۆسایدێکی دیکەی هاوشێوە نابێت دووبارە ببێتەوە. بەڵام ئەمڕۆ پرسیار ئەوەیە کە ئایا تا چەند جیهان توانیوێتی ئەم بەڵێنەی بەرێتە سەر. بەڵام هەندێک پیان وایە بەڵێنی never again نەبردراوەتە سەر. ڕێک لێرە لە نەتەوە یەکگرتوەکان ئەو دامەزراوەیە کە لە خۆڵەمێشی جەنجی جیهانی دووەمەوە لەدایک بوو کە تێیدا جیهان بەڵێنیدا جارێکی تر کارەساتی وا ڕوو نەداتەوە. بەڵام هاوکاران و جەنابی باڵێۆزان من هەواڵێکی دڵتەزێن و خەمناکم بۆتان هەیە ئەوش ئەوەیە کە ئەمە جارێکی دیکە ڕوو دەداتەوە. یەکێک لەو میلەتانەی کە لە دوای هۆڵۆکۆستەوە جینۆسایدی بەرامبەرکرا کورد بوو. سکرتێری گشتی لە وتارەکەیدا بۆ کۆمەڵی گشتی ڕاگەیان کە پاراستنی خەڵکانی بێدەرەتان معڕەز ئەرکی کۆمەڵگای نێودەوڵەتیە. پرسیارەکەی من ئەمەیە ئایا پێی وایە جیهان هەنگاوی پێویستی بۆ پاراستنی کورد ناوە؟ کورد وەکو نەتەوەیەکی بێدەوڵەت کەلانی کەم ڕوبەڕووی دوو جینۆساید بوونەتەوە لە دوای هۆڵۆکۆستەوە. شاڵاوەکانی ئەنفالی سەدام حوسێن لە 1970کان و کۆمەڵکوژی ئێزیەکان لەلایەن دەوڵەتی ئیسلامیەوە نزیکەی 10 ساڵ لەمەوبەر. سپاس. کۆمەلگای نێودەوڵەتی هەمیشە دەتوانێت کاری زیاتر بکات بۆ پاراستنی بێدەرەتانترین خەڵکەکان. ئێمە هەمیشە دەتوانین کاری زیاتر بکەین. بەڵام دەتوانم لە ڕوانگەی ئەوەوە و لە ڕوانگەی سکرتێری گشتیەوە بڵێم کە ئێمە ئەوەندەی لە تواناماندا بێت ئەنجامی دەدەین. وەک لە سووریا دەیبینین هەوڵ دەدەین بگەینە هەموو ئەو کەسانەی پێویستیان بە یارمەتیە یان بە پەلە پێویستیان بە هاوکاریە. نوێنەری ئیسرائیل بیری جیهانی هێنایەوە چۆن ئیسرائیل پشتی بەخۆی بەست لە بریەوەی چاوەڕوانی دنیا بکات بۆ پاراستنی جووەکان. ئێمە پێشانمان داوە کە گەلیج و سیتر بێبەرگرینی ئەمڕۆ سوپای خۆمانێ سەربازانی سوپای بەرگری ئیسرائیل. ئەو ڕۆژانەی کە جووەکان بێ وەڵامدانەوە کۆمەڵکوژ دەکران کۆتاییان هات. لە نەتەوە یەکگرتوەکان جارێکی دیکە بەڵێنی never again دووپات دەکرێتەوە. بەڵام لە دەرەوەی هۆڵە بۆ زۆر کەس ئەو بەڵێنە قسە زیاتر هیچی دیکە نەبووە. نامە عەبدوڵڵا، ڕوودا و نیویۆرک. پێشەوەی کۆتایی بەم بڵتنە بێنم پێم خۆشە جارێکی دیکە وێنەکانتان پیشان بەمەوە ڕاستەوخۆ بارهەڵگرەکانی کەمپێنی ڕەنجی ڕوودا و لە دهۆک ڕەت بوون بەرەو سنوور دەڕۆن. 50 بار هەڵگری دیکە 80 ڕۆیشتووە 50 تر بەڕێوەیە 130 بار هەڵگرت پێداویستی خۆراک دەرمان بۆ ڕۆژئاوای کوردستان ڕەوانەکرا. پاڵەکانی کاژێر 12 پێشکەشکردن لە خۆشیاب. کاژێر 12 بە سپۆنسەری ئێمپایر وۆرڵد. هەر کاتێک دەنگی بێت هەواڵێکی گرنگەیە. ئەپلیکیشنی ڕوودا و دابەزێنە.
Treasure Time Slimani Rotana by Qiwan Group. ڕۆژانە چای تازە دێتە بازار بە ناوی جیاواز، ڕەنگی جیاواز، قوتووی جیاواز، بەڵام خەڵکی تەنها یەک جۆر چایی بەکاردەهێنن چونکە چایەکە چای دوو غەزالە. چای دوو غەزال. چای دوو غەزال بەرهەمی ناوچە بەرزەکانی سەیلانە بە جۆرێکە بە ڕەنگ و بۆن و تامەکەی دایناسیتەوە. چای دوو غەزال. باشە بڕۆ تۆ ئیشت چییە؟ بۆی نام بێ و فەحسانە بکەم؟ ئەو فەحسانە کاتێکی زۆریەوێ ئەبێ دوایش بێتەوە بۆ دکتۆر جابم بۆ نێوە وەرە بۆ حاڵۆ دوو سەعات لەسەرایە بۆستان جا یەک ڕۆژی کامل مەشغوڵە بیت و ئیشەکەوێ بەسەرتا. ئەی حەل دکتۆرۆنلاین بەکاربێنە هەل لە ڕێگەی موبایلەکەتەوە داوا بکە دێنە ماڵەوە بۆ هەر خزمەت گوزارێکی تەندروستی. دکتۆر ئۆنلاین حەل لە حەل. ئەوەی لە نەخۆشخانە بۆت ئەنجام دەدرێت ئێمە لە ماڵەوە بۆت ئەنجام دەدەین. ئێستا مامازمینیزی نوێ هەیە بە تەکنەلۆژیای بەرزی ئیتاڵی بەرهەم هاتووە. سیستەمێکی پارێزگاری بەرزی هەیە و ڕێگری دەکات لە دزەکردنی شلەوە بۆ چەند کاتژمێرێک بە وشکی دەهێڵێتەوە. پێستا هەسیارەکەی دەپارێزێت و بە تەواوی لەگەڵ جەستەی دەگونجێت. وای هاوڕێیان بە سێری و دیمەنە جوانە بکەن بەڕاستی شوێنێکی زۆر ئارام و خۆشە. قەیوان میرەدۆر تەنها پرۆژەیەکی نیشتەجێبوون نییە بەڵکو شوێنەکە بۆ ژانێکی ئاسوودە و ئارام. دیزایانی مۆدێرن و دیمەنە سەر سوڕهێنەرەکانی بڕن لە جوانی و ناوازەیی. لێرە هەست بە دڵنیایی و هێمنی دەکەیت بۆ ئاسوودەیی و ژانێکی تەندروست بۆ خۆت و خێزانەکەت. هەموو خزمەت گوزاریەکانی ژانی ڕۆژانەمان بۆ فراهەم کردوون. قەیوان میرەدۆر نوێگەری و جوانی. بەشداری دوو مانکە و سێم بێ بەرامبەرە. بەشداریکە لە پاکێجی ڕێدی 15,000 دیناری بۆ دوو مانگ و مانگی سێم بێ بەرامبەر وەربگرە. هەموو مانگێک 15,000 دینار باڵانس وەرەگریت کە بەکاردێت بۆ پەیوەندی بۆ هەموو تۆڕەکان لەگەڵ 20 گیگابایت ئینتەرنێت بە دیاری. سێ مانگ بە نرخی 30,000 دینار لە جیاتی 45,000 دینار و خەمی پەیوەندی و ئینتەرنێتە نەبێت بۆ ماوەی سێ مانگ. سێ بنێرە بە کورتەنامەیەک بۆ 3141. قاوەی مەحموود قاوە و شیر و شەکر لە کیسەیەکدا. بەهێزترین ئۆفەرتان پێشکەش دەکەین پاکێجی ئینتەرنێتی بێسنوور لە ئاسیا سێڵەوە 6 خولەک پەیوەندی بە ئارەزوی خۆت چەندە دەوێت قسەی لەگەڵ ئازیزانت پێ بکە لەگەڵ خێراترین ئینتەرنێتی 4G+ لە عێراق بەشت دەکات و سەر و زیاتە چونکە بۆ ماوەی 2 مانگ کارایە و لە بەردەستدایە تەنها و تەنها
بە 30,000 دینار ئەم پاکێجە لە شارەکانی سلێمانی و هەولێر و دۆک بەردەستە بۆ بەشداریکردن ژمارەنەوە بنێرە بۆ ژمارە 291 و هەلی بەشداریکردن لەم ئۆفرە بەهێزە لە دەزمەدا. کاروان یکم یه آلیکارین کمپینا رنج یا روداوه و 130 بار هلگران جه باشور کردستانه بر به روژاوای کردستانه برایکتن. سروک روسیا ولادیمیر پوتین ایرو لموسکوی پیشوازی سروک سوریه احمد الشرع دیگه مشخصنا پیوندیان روشا هرمه شنو با آواکرنه سازین دولته دنرخینه. روداویج دو چافکانین پلا بلندن اولکارین عراق زانیاری به دست خستنه 475 گرتین داعشه به 4 کاروانان جه سوریه بو عراق هاتنه و گوهاستن اف گرتی بره لگرتیگه ها ویران حسکه دبن کنترولا حسدی دابون. دسالاتا دادوری یا ایران دبی جوان کسک به ناوه حمید رضا ثابت به تاوانا سخوریش بو اسرائیل بدار وکریه. جا رودا و صلاف لوابن هوار جلال الدین بولتانا ساعت 13 شیان به وان پیش هاتان اما دست به بکن کو اف بودما چند روزان بو کمپینا رنج یا روداوه جبو کمکرنا آلیکاریان بو روژاوای کردستان کو دست بکره بو ایدی کاروان وان آلیکاریان یا کمپینا رنج یا روداوه به 130 بار هلگران ین تجی آلیکاری جبو روژاوای کردستانه نهاد ریدانه کو افکاروانه بوان بار هلگران و اوجی دریه پیشابوره کو پیشابور سه مالکایه لهر دو آلیان و جا باشور کردستان بروجاوای کردستان و سوریه ولوی آلی و جی کنها بار هلگر جا باشور کردستان در باسی روجاوای کردستان دبن وان آلیکاریان دگهینن یکم کاروان کو ایرو گهشنا روجاوای کردستانه بودم وان دو روزان دا همو او آلیکاریان هاتنه کم کرن هاتنه پاکیجین کرن و دناوا وان بار هلگران دا هاتنه دانین و بر به روژاوای کردستان برایکتنه. یکم کاروان دوام وان آلیکاریان کو جه پنجی بال هرگرین درمانان پدوین جور بجور بکتید جه حولیر هاتنه برای کرن. 4 روزان به کمپینه بردوام کریه. طبعا کاروان دوام کو دچاره ما بحثوی هجماری کریه لی تواهی 130 بار هلگرن. حولاتین هرما کردستانه دوی کمپینه دا بجدار بونه هر تشتکی پیدوی بو خلک روژاوای کردستانه دوی دا ماشر و آواره بونه دا وان گهاندنه وی کمپینه یا کو بوده ما 4 روزان بردوام کرد لحولره لأوفیسین جداین روداوی جی و بریا دزگه خیرخوازی بارزانی لروژاوای کردستان تینا بلاف کرن بسر خلک پیدوی دا دوی دمه دا کو لنافچین خو آواره بونه. کمپین رنج یا روداوه شوا 22 و مهه لبر مزگفتا جلیل خیاط لباجار حولره دست بکر. جبلی حولره آلیکاری لنویسینگهن روداوه ین لسلیمانی و دهوک جهاتنا کم کرن. شوا یک شمه 25 مهه کمپین به داویهات. حتی بداویهاتنا به کمپینه جی خلک بردوام آلیکاری جبوی جهه و کمپینه دشاندن بویکو بگهجن خلک روژاوای کردستان دویدمه دا. اف کاروان کوپریکاتیا جه حولره برو جاوای کردستانه ددمکی دایکو دویده ما شر یال روجاوای کردستان نافچین کردنشین جالی ارتش عربی سوریه و به هزاران خلک لنافچین خو آواره بونه ام ویتین هاوسه که روداوی دازیده تر لسرویه که را آستن باشور به هلوستک جامیرانه و زاروک جی بچاون تجی روندک آلیکاری امروی بر بروج آوای کردستانی و برید کن. لو نفرانی لروج آواینا. لبو دقریه. دلت خوشه که ارمتیان بودن یارین؟
کاروان دوم آلیکاریین رنجا روداوه که جی 5 بار هلگرن درمان و پیتوین جور بجور پیکته جی هولیر هاته شاندن. ام روش جارێکی تر کەژاوەیەکی تری هاوکاری و کەژاوەیەکی تری هەستکردن بە بەرپرسیارەتی خەڵکی کوردستان بەڕێ دەکەوێت بەرەو ڕۆژاوای کوردستان. Ez çavê we maş dikim gelê me yî hêja hûn parê me ne Kurdistan yek e milletê Kurd yek e rojava dilê me yî çavê me yî evîna me yî bi her rengî zehmet û êşek hûn dikişînin em jî dikişînin dilê me bi wereyî em webtenê nahêlin. Kurdistanê Kurdistan baxçe gulan derdê dilan Kurdistanê Kurdistan baxçe gulan derdê dilan îro mayê bin destan barê gîran li ser milan îro mayê bin destan barê gîran li ser milan. ریوبر گشتی تورا مدیای روداوی آکو محمد سپاسیا همو وان کسو آلیان کرکو پشداری و کمپانیایی بون. جارێکی تکە سوپاسی یەکێ بە یەکەی هەموو سەرماداران و هەموو بەشدارانی کەمپینەکە دەکەم و هەروە سوپاسی هەموو ئەوانە دەکەم کە لەگەڵ بەڕێزتاندا لە 4 شەودا بەشدار بوون بۆ ڕوونکردنەوەی کەمپینەکە بۆ خەڵکو بۆ گرنگی بەشداریکردن لەو کەمپینەدا زۆر سوپاسی جەنابت دەکەم زۆر سوپاسی هاوکارانمان دەکەم. کمپانیای رنجا روداوی د کاروان یکم ده 5 بار هلگر آلیکاری بریکرن. ایرو د مجمیر 11 و 20 دقیقه بار هلگرا یکم در باسی ناوا روژاوای کردستانی بو. رزو سلاوش بو حمی تیم رودا و کارمند رودا و شکک آگو و دلبخین و ککران تمام و بتایبت سلاو گرد بو خلکی باشوری کردستانی هولیر دوک زاخو سلیمانی حمی باجار و باجارو کهوی. کمپانیای روداوی 4 روزان بردوام کرد. تیدا ولاتی به جوشک مزن پشدار بون. آلیکارین کمپینا رنج یا روداوه نها لدریه سیمال کانه آماده کاری تینکرن لدریه پیشا بورینه جبوی قامشلوبین و گوهاستن. لسر و مجاره هفکار مغریب مجید دزانیاری زیده تر لودره بدمه. بله هاور دامات باش بتنه نها آلیکاری گشتن سیمالکا پیش دری سیمالکا نها دری سیمالکا دی کاروان دی پری کفش بوند کو بر به قامش لو بچت کاروانی یکم وقتی آماده پیکری بریا نها کاروانی دنج پری کی بنام پلاستیکی کنی هاور الگوری او زانیاری من تری دا هجمار کسی دا خلکش بو پشتوانی یعنی بو پیشوازی کنا اوی کاروانی تری دا ماینه برا تو چوانی راشته سر چوا یلا بخیراتن از بارم تو شوفیری نوسن بله شوفیر زاخونو و دی چند قصر و شواکن بخوش حالی و چند افروک او کیف خوشن ام عکسی وانا هیچ کیف خوشتره چنگی دی چند خدمت ابرای خو رو شواکن فرقا ما وانا این هیچ جوازی اینا بین ما واندا واشت که القا بال کلایی نشه خود مواد غذای داخلی همو هندی پیدویه که وانا شیره حفاظه سوپانش هر تشتکی نفس سیاره دا آمادهش همیه پتر مکیف پیتت شیره اجبر وان بچیکاوه بدایکو باب خود هاری کار بود خود هاری کار هر کردی که بود بردام ظلم الکردی تذکره باشه درادن تا گوتن دنگی جخش و هنرمند استران آجد بیجد بوم استرانه که بیراوشی و توی براف رو شباه هچ سرچه دکیم دیاری بودتا و رودا و آماده هر دم همی کادانا رودا و ایکمی برکابره داستان روش آواتی به زرینه حبره یاش خوینه جوان دل ویسینه برنادن کوبانه کردستان یک پرچه دکیرن 4 پرچه
بکن هزار پرچه بر نادن کوبانی جدیر که هم کو تا عفرین رنگین ببه دریای خوین ناکن گازن دوشین بر نادن کوبانی یاری بوتا و رودا بله هوا نگه اف کارونه دیو جا برف روشافای کردستانی بچه برف اش خو گشت روشافای کردستانی بریاره کیمی دو دمجمیری دیگه دو دمجمیر بود دمجمیر رو نویدی بگاتن قامشته لقامش لوجی لطاق اهلیلی اف بارهلگیری نه بین بالا کنه پشرب سر آوریان بین بالا کنه بگوری اوی هفانگیا کو دستگاه خیرخواستی و بارزامی هی حدیثانش دو کاربکر نوانا اما کاروان یکمه یه اتومبیلین آلیکارین کمپینا رنج آرودا و شبور شافای کردستانی شافای کردستانی کاروانی یکم بریاره پشتی چند ساعتی دی اف کاروانم بگهتن رو شافای کردستانی جا غریب لجهه که دیجی از دهوروان رفعت ورگرم دستی خوش بن دنواوان بارهلگرین تجیج آلیکاریج باشور کردستان بو روجاوای کردستانه هر بزانم افکاروان وان آلیکاریان لگل هروان رفعت الآلیه دن که چه هیا بلازانیاریا بدت هم هروان دماتجی باش با بزانین کو که افکاروانه حتی نهاجی بردوام دچی تا روجاوای کردستانه زانیاریان سر بگن بله هوار سلاوتان لێبێ لە سەرەتای ڕێگای دوهۆکم کە بەرەو زاخۆ دەڕوا ئێستا ئۆتۆمبیلەکان یەکێک بە تەنیشتمات تێپەڕین دیمەنەکانتان دڵنیان بینی لە ڕوودا و لە هەولێر و نزیکی کاژێرەکردن بۆ دوو کاژێرە بێ بەڕێکەوتون هەر پەنجا ئەو بار هەڵگرەی کەما بوون لە کاروانی دووەم بە دیمەنەکان ببینن ئێستاوە یەکێک لەو بار هەڵگرانەیە کە لە کاروانی دووەمی کەمپینی ڕەنجی تۆڕی میدیای ڕوودا بۆ ڕۆژاوای کوردستان بەرەو ڕۆژاوای کوردستان بەڕێ دەکەون بەڕێ کەوتون ئێستا لە دوهۆکی دەلالن ئەم سێ ئۆتۆمبیلەی کە دایانبینن بە ئاڵای کوردستان ڕازێنراوەتە بە لۆگۆی ڕوودا و بە دەستگای لۆگۆی دەستگای حفاظی بارزانی ڕازێنراونەتەوە و بەرەو ڕۆژاوای کوردستان بەڕێ دەکەون کەمتر لە 40 خولەکی دیکە دەکەنە دروازەی سنووری بیش هاپور بۆ سێمێلکە سڵاو و ڕێز لە هاونیشتمانیانی خۆیان دەکەن لەو کەسانە دەکەن کە لەسەر شەقامەکان پێشوازیان لێ دەکەن لەنێو ئەم ئۆتۆمبیلە بار هەڵگرانە هەموو ئەو پێویستیانی کە لە ڕۆژانی ڕابردوو لە ڕۆژاوی کوردستان ئیداری خۆسەری داوای کردبوو لەنێو ئەم کەمپینە هەنە ئەم کەمپینەی ئەم لەنێو ئەو کاروانە هەیە کە دووەمین کاروانی نێو کەمپینی ڕەنجی ڕووداوە بۆ ڕۆژاوی کوردستان هەموو ئەوانەی کە پێویست بووە هەم لە داو دەرمان و پێداویستی لە حەپێکی سەرێشە و سکچوونە بگرێتەوە چارەسەری نەخۆشی شێرپەنجە نەخۆشە دڵشخانەکان لە نێوبەشی دەرمانە هەیە چەند باربودێشان تەنها دەرمانی تێدایە و هەروەها لە نێو بەشێک لە بەرهەڵگرەکان جگەل لە خۆراک جگەل لە مادەی خواردەمەنی جگەل لە سەلەی خواردن هەموو ئەو بێداویستانەی تێدایە کە بۆ ئەم زستانە پێویستن وەکو سۆپا کەرمکەرەوە جلیگەرم ڕاخەر مۆکێت فەرش هەموو ئەوانەی تێدایە بۆیە خەڵکی ڕۆژاوی کوردستان دڵنیان سوود لەم هاوکاری و لەم پێویستیانە دەبینن ئەمە هیچ منەتێکیشی تێدا نیە هەوار لە دەستی کردەوە بەخشراوە بە دەستی کوردێکی دیکە لە خەڵکی باشووری کوردستان و دەروی کوردستان کە هاوکارەکانیان نردووە بۆ کەمپینی ڕوودا و بە ئەمانەتەوە لەسەر شانی ئێمە بووە بۆیە بەو جۆرەش لەگەڵیان لەگەڵ کەمپینەکە و لەگەڵ کاروانەکە باشتر لەم بەردەوام بن هەر لە هەولێرەوە تاوەکو دەواازی پیشخاپ و لێوەشە بۆ سێمێلکا بۆ شارەکانی ڕۆژاوی کوردستان لاوەکو خەڵک بزانێکە ئەو هاوکارێنەی ئەوان بە خەڵکی خۆیانیان بەخشی و هاوکاری خەڵکی خۆیانیان کردووە هەر بۆ شێوەیە دەگاتە دەستی خەڵکی ڕۆژاوای کوردستان کردانی ئێمە لە ڕۆژاوی کوردستان بۆیە ئەو پەنجاکار ئەو بەشێکی دیکە لە ئۆتۆمبیلەکان لە باڕهەڵگیرەکان کە ئێستا دەبێتە 130 باڕهەڵگیری تاو لەگەڵ ئەو یەکدووەکەی دیکە لە کۆتایە ماوە 130 باڕهەڵگر دەبن کە ئێستا هەشتیان وا دەپەڕنەوە زۆر بینیان پەڕینەوە بۆ دیوی ڕۆژاوی کوردستان ئەو نەشی کە لەم 1950دانین تاوەکو شەو ئەگەر ڕێکارە ئیدارەکان هەندێک خێرای تا بکرێت زوودا هەموو پێویستانی کە هەیە لەنێو ئەم کاروانەی کەمپینی ڕەنجیدا بۆ ڕۆژاوی کوردستان دەگاتە شارە کوردەکان دەگاتە ئامودا دەگاتە دێرەک دەگاتە قامیشتە دەگاتە حەسەکە خەڵکی ئێمە لە ڕۆژاوی کوردستان سوودی لێ دەبینن و بەکاری دەهێنن هەوار گەر وەکو
ئەو چەند باڕگریدی کەشماوە ئەوەی دوێنێ بە دوێنێ کاژێر حوتی ئێوارە تقریبان گەشتە دەواازی سنووری ئەمڕۆ کاژێر 12 ڕێیان بۆ کرایەوە ئەمەش هەر ئەگراوە 12 ساعتێکی بچێت تاوەکو بەرە بەیانی سبێنە بە دڵنیاییەوە ئەم دووەمین کاروانەی کەمپینی ڕەنجی ڕوودا بۆ ڕۆژاوی کوردستان دەگاتە جێ بڵێ دەستێتە خۆش بن هوڕڤان لەگەڵ وان دیمەنان تەماشەبانن هێژە یعنی بەردەوام ئەف زانیاریە نوچەگەهانên me didin em wan barhelgiran jî nîşanî hewa didin ku hêşta hinek şwan li Rojavayê li Başûrê Kurdistanê ne dirêdane hin şwan jî li ser vê pirdakuberiyan ha dîmenan da wedît bi çi awayekê ku pira sêmalka ye pêşabûr e li aliyê Başûrê Kurdistanê ku girê dide bi Rojavayê Kurdistan û Sûriyayê ve تاکه پراکو دنابرا باشور کردستان و روجاوای کردستان و سوریای دایه لعالی هرما کردستانه و لسر وی پرید چن که شیوان بار هلگران دیاری کریه و اف بار هلگران دمکی داده چن که د کمپینا رنچیا رو داوه دا که بوده ما چند روزان ها تراغه هاندن آلیکارین زیده ترج 120 بار هلگران ایدی همی او آلیکاریان هاتنه کن کرندوان بار هلگران دا او بر روجاوای کردستان تین شاندن. روشاکو لسوریا و روجاوای کردستان شارکو دست بگری و هیرشن ارتش عربیا سوریایش بو دست بگی دال سر شیخ مقصود و اشرفیا حلبه نافچین کردنشین بگشتی لروجاوای کردستان بالا جیهانی جی کشاند به تایبه جی او راپورا کو هیومن رایتس واچ رخصتنامه فمروان هنک حالت داده سیشان کربون کوب چه آوایی که بن پیکاری هات نکردن به تایبجی به آرمانج کردن سویلان و گلک حالت دا هبونه لگل برس آدم کوگل جگری بری بشر و شلاتان آوین لا هیومن رایتس واچ دل گل ما بیتن رئیس کوگل گلب خیر هاتن دنوا راپورا ودا یا مال تماشاکری گلک سرنجی ول سر گلک دشتان هبو درباره بن پیکارین کو دوان ایرشان دا پیک هاتنه لنافچین کردنشین لروجاوای کردستانه و خواست هن چوال سر را آستن. So what we've seen over the past ئەوەی ئێمە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو بینیومانە زۆر جێگەی نیگەرانیە چەندین راپۆرت هەن کە باس لە دەستدرێژی و تونوتیژی دەکەن ئێمە وەکو ڕۆڵی خۆمان هەوڵمان داوەکە لێکۆڵینەوە بکەین و بزانین لە ناوچەکەدا لە ڕاستیدا چی ڕوودەدات لە ڕاستیدا بینیومانەکە چەندین ڤیدیۆ بڵاو بوونەتەوە کە جێگەی نیگەرانیە و لە سەروی هەموو شانەوە ئەوەی کە گرینگە ئەوەیە کە هەر کەسێک کە ئەو ناوچەی لەدەست بێت دەبێت گرنگی بەوە بدات کە هاوڵاتیانی سڤیل پارێزراو بن و هەروەها هەوڵ بدات کە ئەوەی کەوا لە سەرەتی ئەنجامی بدات و هەروەها ڕێگە بدەن بەوەی کە هاوکاریە مرۆیەکان بگەنە ئەو ناوچانە چەندین راپۆرت هەبوون کە باسییان لە چەندین کێشە کردووە کە پێیوەست بوون بە ناردنی هاوکاریە مرۆیەکان و هەروەها راپۆرت هەن لەسەرەوەی کە خەڵک نەیانتوانی وەلەو ناوچانێک کە دەبووە ڕابکەن و هەڵبێن و بەجێی بێڵن نەیانتوانیوە ئەو ناوچەیە بەجێ بهێڵن و هەروەها دەبێت هاوڵاتیانی سڤیل لە ناوچەی ئۆپراسیۆنەکان بە دوور بگیرن. ڕێز کۆگەڵ ئەو پێشێلکاریên سوپای سووریایە لە هەمبەری کوردێن ڕۆژاوای کوردستانê kirine hewa tûmar kirine Human Rights Watch we work ئێمە لە هیومن رایتس وۆچ ماوەیەکی زۆرە کار دەکەین بۆ ئەوەی کەوا لە هەر شوێنێک تونەتیژی هەبێت دۆکۆمنتی بکەین ئێستا ئێمە لە قۆناغی سەرەتاین و دەمانەوێت بەڵگەکان کۆ بکەینەوە و هەروەها هەر جۆرە تونەتیژێک دژی مافی مرۆڤ ئەنجام درابێت دەمانەوێت کۆی بکەینەوە تاوەکو ئێستا هەموو ڕووداوەکانمان دۆکۆمنت نەکردووە نەشمەتوانیوە هەمویان یەک بە یەک دۆکۆمنت بکەین بەڵام بە دوای هەر تونوتیژێک دەگەڕێن
پێشتر چەندین ڤیددیۆمان بینیون کە باز لە وە دەکەن کە هەردوولا لە ڕاستیدا توندوتی ژیان ئەنجامداوە و هەروەها یەکێک لە ڤیددیۆکانیش ئێمە کە دۆکیۆمنتمان کردووە ئەوەیە کە شەڕڤانێکی کورد لە سەربانێکەوە لە حەلب فڕدەدرێتە خوارەوە و هەروەها چەندین تۆمەتیش هەن کە دەگوترێت خەڵک لە نێو زیندانەکاندا کوژراون و دەڵێن هەسەدە و حکوومەتی دیمەشقیش ئەوانەی کردووە و ئێمە لەمانە لە هەمویان دەکۆڵینەوە. باش بریاردەری ڕاوتە هەلوێست و حزبەکە عێراقیە دەبێژیتن لە گوندێ سەباح الخەیر 140 کەس هاتنە کۆمکۆشکردن و زارۆک و خێزانên کوردان بوونە. هون ئاگهداری vêyekê Human Rights Watch, we have heard the allegations. Human Rights Watch گوێی لەو تۆمەتانە بووە بەڵام نەمانتوانیوە تاوەکو ئێستا پشتڕاستی بکەینەوە و نەمانتوانیەوە هەموو تۆمەتانێکەوە ئاراستە دەکرێن یەک بێک لێکۆڵینەوەیان لە سەر بکەین چەندین تۆمەتی دیکەش هەن و ئێمە هەوڵ دەدەین کە بتوانین هەموو شتانە پشتڕاست بکەینەوە ئەگەر پشتڕاست کراوە ئەو کاتە ڕای دەگەێنین. باشە بەحسا بێسەرۆشۆنبوونا نزی 2700 کەسان تێدەکران. چ زانیاریەکی وەل سەر چارەنویسە وان کەسان هەیە؟ بە دڵنیاییەوە ئەم ململانێ بۆتە هۆیەوەی کە خەڵک زۆر ئاوارە بن لە حەلەب و لە ناوچەکانی دیکەش لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. بە گوێرەی IOM تاوەکو دەڕۆژ پێش ئێستا نزیکەی 6,000 کەس ئاوارە بوون و هەروەها 7,000 کەسی دیکەش هەوڵیان داوەکە ناوچەکانی خۆیان بەجێ بهێڵن و هەروەها بەشێکی دیکەش تاوەکەستا چارەنووسیان دیاری نییە و ئەمە ئەوە دەردەخات کە قەبارەی ئەو زیانەی کەوا بەرناوچەکە کەوتووە چۆنە. ئێمە پێمان وایە کە دەبێت دەست بەجێ کار بکرێت بۆەوەی کەەوە ئەم کەسانە بپارێزرێن و دەست بەجێ هاوکاری ئیمرۆیی بگەێنرێتە ئەو ناوچانەی کە پێویستیان پێێتی و هەر کەسێکیش کە لەو ناوچانەی کەوا بێسەر و شوێن بۆ ئێمە هەوڵ دەدەین کەوا هەمویان بدۆزینەوە و هەروەها دۆکمنتیان بکەین و ئەوەش ئەو کاتە ڕوودەدات کە هەردوولایەن کە شەڕ دەکەن هەموو ئەوی لەسەریان پێویستە بە گوێرە یاسانەوە دەوڵەتەکان بجوڵێنەوە و لەسەری بەردەوام. باشە بەڕێز کۆگەل ئەم بەحسە کوبانێ بکەین. کوبانێ نها دوورپێچکریە هێشتا ڕێک نینە و بەهێسانی خۆراک پێداویستی بگەهنە خەلکێدنەوە کوبانێدا و تە گوشارێک کریە بۆ vekirina rê بۆ باشکردنا ڕەوشە خەلکێ لێ دەرێ. دۆخی کۆبانی زۆر جێگەی نێگەرانیە. Human Rights Watch لەگەڵ کەسانی ناوچەکە لە پەیوەندیدا بووە هەروەها هاوکاری مرۆیی زۆر ناوچەکە کەمە خۆراک و ئاو دەرمان تێیدا کەمە و لە کۆبانی خەڵکێکی زۆر ئاوارەی تێدا دەژی و ئەو دۆخە مرۆیەکەوە لەوێ هەیە دەبێت بەجددی بگیرێت و هەروەها کارە باش لە ناوچەکەدا نییە. یەکێک لە خەڵکی ناوچەکە بە ئێمە ڕاگەیان کە چەندین ڕۆژە کارەبایان نییە. هەر کەسێکەوە بەرپرسیار بێت لەمە دەبێت دڵنیایی بدات کە خزمەتگوزاریە سەرەتاییەکان دەگەڕێنەوە و هەروەها زۆر گرینگە کە دەست بەجێ هاوکاریە مرۆییەکان بگەنە ناوچەکە و دەبێت گەیاندنی هاوکاریەکان بەردەوامیشی پێ بدرێت. بەڵێ ئێمە زۆر نیگەرانی دۆخی کۆبانین و داوا لە هەموو لایەنەکان دەکەین و هانیان دەدەین کە بوەستن لە تەقەکردن و هەروەها تۆبارەکردنی ئەو ناوچانەی کە تێیدا دەبێتە هۆیەوەی خەڵکی سڤیل زیانیان بەربکەوێت و دەبێت شوێنێکە بێت کە هاوڵاتیانی سڤیل تێیدا پارێزراو بن. تووڕا مێدیۆیا ڕووداوێک کەمپینێک بۆ کۆمکردنە ئالیکاریان بۆ کوردên Rojavayê Kurdistanê dest pê kiriye. Zêdetir ji 120 bar helgiran. Berhemên destê duyem yani yên kevn hevan û nayên qebûl kirin
ام دخوازن ویاجی جاردن با آوایی کی اشکره دوباره بکن ودره برهمن دستن دویمین بلا کس نشینه ناوندن برهفکرنا آلیکاری جی بوی آوایینه قادا فواره آریا العزیزه تکیلی جی 0536 031 24 21 یدن ناونیشان اوتوپارک استاده ملت bahçesi لبر ستادیوم که نمارا هجمارا تکیلی جی بوی آواییه 0536 031 24 61 تی پلان کرن که همو آلیکاریین مروی ین هاتنه برهف کرن ده سر دری سینور مرشید پناره ره در باسی کوبانی ببن. هر وها ام رادگهینن رایا گشتی که سی ترین که ده به مازمه این آلیکاری ورم بار کرن نها آمادنه